بەڕێزان لەر پێ سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شاد دەبمەوە هیوادارم توانی سەرنجتان ڕابکێشین باسەکەم شەومان تایبەتە بەو خەڵکانەی کە لە وڵاتی ئەوروپان و پەناهەندەی کوردن ڕۆیشتون کۆچیان کردووە هەندێکیان سەری خۆیان هەڵگرتووە لە داخی هەزاران کۆژان کە کورد و کوردستان پێی گیرۆدەیە لەم 200,000 کەسە لە سەدا عێراقیە لە سەدا هەفتایان کوردن دابش بوون بەسەر 12 وڵاتە زۆربیان داوای مافی پەناهەندەییان کردووە لە ئەڵمانیا و دواتر بریتانیا و ئیتر ئاوا بەسەر 12 وڵاتەکە دابش بوون ڕوودا و لە راپۆرتەکانی پێشوویە ژمارەی کۆچبەرانی لە دابشبووی بەسەر وڵاتەکانە بڵاو کردەوە. ئێستا ئەم 200,000 کەسە بەهۆی ئاوارەبوونی ملیۆن و نیوێک ئۆکراینی و پێشبینیکردنی 5 ملیۆنی تر کە ئاوارا بن بەرەو ئەوروپا زۆر ئەو خەڵکانی لەوێ پەناهەندەن بە تایبەتی عێراقیەکان و کوردەکان دەستیان لەسەر دڵیانە یا دڵیان لەسەر دەستیانە بە هەردوو گزارشتەکە ڕەنگە گزارشتی دووەم هینتر بێ هەژێنەرتر بێ ئەوەیە کە ئەترسن چونکە ئەم کەیسانە کە ئەمان هەیەە لە دیدی زۆرێک لە دامودەستگاکانی ئیمیگرێشن و پەناهەندەییەوە جۆری کەیسەکان جیاوازە جۆری خەمەکان جیاوازە تا ئەو ڕادەی ئێستا لە ئەوروپا خۆی جەدەلێک مناقەشەیەک دروست بووە کە باسیەوە کرێ ڕەنگە لە پەنجاکانەوە تاوەکو ئەم ساتەی کە من ئەوەندە قسەی تیاکەم ئەوەندەی دیسکریمنیشن گوێی لێگیرە لە سەرزاری ڕیپۆرتەرەکان لە سەرزاری پێشکەشکارەکان لە سەرزاری لەسەر نووسینی محەڕرەکانی ئەوروپا هیچ کاتێک ئەوەندە ئونسۆریەت نەبووە بە ئاشکرا ئەو قسە و دەستەواژانە خۆی مەنیڤست کرد خۆی بەیان کرد کە ئاوارەکانی ئۆکراین ئەفغانی و عێراقی نین بەڵکو ئەمانە قژزەرد و چاوشینن هەموو ئەمانە وای کردووە کە بەڕاستی خەڵکی سەرڕەش غەیری چاوشین و قژزەرد چیتر هەز بە ئاوابوونی خۆری هەندێک قیەم کاکە ئەوروپای پێ ناسێنرێتەوە بۆ ئەم مەبەستا گفتوگۆکەین لەگەڵ میوانەکانم دیارە بەڕاستی بینەرانی بەڕێز ئێمە لە دوای ڕاپەڕین دەرفەت و زەمینەی ئەوە هەبوو کە وڵاتێ دروست بکەین دیموکراسی ڕاستەقینی تیا بەرقەرار بێ وڵاتێکی دامەزراوەی ڕێکوپێک وڵاتێکی شەفاف لە ڕووی داراییەوە وڵاتێک بە هەموو واتاکانی وڵات بێ ئێستا لە پێناوی ڕەوایەتی کەیسەکەی کووردا ئێمە بمانوتایە ژمارەیەکی دیاریکرا و ئۆکراینی لە خۆ ئەگرین نەک 200,000 گەنج و ژن و مناڵمان خۆی پەناهەندە بێت و ئێستا لەوێ ئەو وڵاتانە ئەکوڵێ ئەم بترسێک بینێرنەوە دیسان ڕێسەکەی بێتەوە بەخوری بەداخەوە دوای 31 ساڵ لە یادی ڕاپەڕینا خۆتان بینیتان خەڵک کە وەکو جاران دڵگەرم نییە خەڵک دڵگەرم نییە خۆتان بینیتان تازە بە تازە مناقەشەی ئەوەیە لە پایتەختی ڕەشنبیری زبڵ کۆ ناکرێتەوە تازە بە تازە مناقەشەی ئەومانە کورد شەڕەکانی هەرێمی بردوێتە بەغاش لە ساحەی تەحریر ڕەسم ڕەسمێناکەن و کاندیدەکانی یەکتر بێزراوەکەن لە لای عێراقیەکان و لە لای خۆشیان ئەمە قەدەری ئێمە نییە ئەم یادی ڕاپەڕینە ئەکرێ ڕابچەنین بە خۆمان نابچینەوە نیشتیمان زیاتر بینا بکەین ئەو کەسانە سەرە بگرن بۆ گەڕانەوە نەک دڵیان لە مستیانە بێ کە ئایان نێرنەوە بۆ نیشتیمان یاخودنا میوانەکانم بە ڕێزان مامۆستا و عەبدوڵڵا نووسەر و ڕۆشنبیر کە گرنگی هەیە بۆ ئەم کەیسانە هەروەها هەم ئاگای لە ئەزمموی خۆراوایە و لێرەش لەوێش ئەژی لێرەش هەروە کاک کاردۆکەریم مامۆستای زانکۆی گەشە پێدانی مرۆوی شارەزا لە پەیوەندێنەوە دەوڵەتیەکان کاگاری جەلال سەرۆکی دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران کاک دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کورسانی لە پەرلەمان دکتۆر تیلەکۆ تیلەکۆی هاونیشتیمانی کورد کە لە ئۆکراینەوە ئاوارەی ئەڵمانیا بۆ بەخێر بەسەر چاوەکان و سپاس بۆ ئامادەبوونی هەموو لاکتان با سەیرێکی ئەم ڕیپۆرتە بکەین و قساکەین فەرمون بینەرانی ێژە تاوکو رووسیا بردومان و تۆپبارانەکانی زیاتر بکات هەڵاتنی خەڵکی ئۆکرایناش زیاتر دەبێت ئەمە دۆخی ڕۆژانەی سەرسنووری نێوان ئۆکراینە و ڕۆمانیا کاتلین ڕەگەزان یەکەم کەسە کە پەنابەرە ئۆکراینەکان لە کاتی گەیشتنیاندا بە سنوور چاویان پێدەکەوێت
ئەو یەکێکە لە دەیان خۆبەخشی ڕۆمانی کە دوای پێشوازیکردن لە پەنابەران شوێنی مانەوەیان بۆ ڕێک دەخات. They can help you and they can lead you. We deserve. For me, every day is busy. From the morning. هەموو ڕۆژێ کار هەیە اینجا لە بەیانیوە تاوەکو ئێوارە ئەوەی لە توانامان بێت دەیکەین یەکەم شت ئەوەیە کە پێشوازی لە خەڵک دەکەین پرسیار دەکەن چیان دەوێت دوایی یارمەتیان دەدەین بڕۆنە ئەو شوێنەی حەزی پێ دەکەن. Nice to meet you. بەهۆی پەنابەرانەوە ئێرە وەکو شارۆچکەیەکی لێ هاتووە. چەندین عارەبانە دانراون خواردن و خواردنەوە و یاری بۆ منداڵان جلوبەرگیش بۆ هەمووان بە خۆڕایی دابین دەکەن. بەڵام نەتەوە یەکگرتوەکان هۆشداری داوە ئەگەر شەڕ بەردەوام بێت لەو باوەڕدانین وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بەتەنیا بتوانن پێداویستیەکان بۆ خەڵکەکە دابین بکەن. بەدڵنیاییەوە ئەمە یەکێکە لە قەیرانە هەرە گەورەکانی پەنابەری لە ماوەی چەندەی ڕابردوودا. کاتێک ڕۆهینگیاکان 5 ساڵ لەمەوبەر لە میانمار ڕایان کرد ژمارەیان 800,000 کەس بوو. ئەمە لە ماوەی 4 بۆ 5 هەفتەدا. بەڵام لێرە هەمان ژمارە تەنیا لە ماوەی 5 ڕۆژدا هەڵاتون. نزیکەی 1.5 ملیۆن خەڵک لە ئۆکراینە پەنایان بە وڵاتانی دراوسێ بردووە. ئەگەر لە باکوورەوە دەست پێ بکەین 406 کەس پەنایان بۆ بێلاڕوس بردووە 53300 کەسیش بۆ رووسیا 13254 کەسیش بۆ مۆلدۆڤیا 63192 کەس بۆ ڕۆمانیا 121529 کەسیش بۆ سلۆڤاکیا 756303 کەسیش پەنایان بۆ پۆلەندا بردووە کە زۆرترین ژمارەی پەنابەرانە لە وڵاتانی دراوسێ 157004 کەسیش پەنایان بۆ هەنگاویا بردووە زیاتر لە 130,000 کەسیش پەنایان بۆ وڵاتانی دیکەی ئەوروپی بردووە. بۆ زۆربەی پەنابەران ڕاکردن لە ئۆکراینە تەنیا هەنگاوی یەکەمە. ڕاستە هەندێکیان پەنا بۆ ماڵی خزم و دۆستانیان دەبن لە وڵاتانی دیکەی ئەوروپا بەڵام زۆربیان هەرکە سنووری وڵاتەکەیان تێپەڕاند نازانن بەرەو کوێ دەڕۆن و ئاخۆ ڕۆژێک دێت بتوانن بگەڕێنەوە زێری خۆیان یان نە. ئەوانەی لە نێو خۆی وڵاتیشن دۆخیان خراپە. لە نێو ئۆکراینە 1.5 ملیۆن کەس ئاوارە بوون. نەتەوەی گرتوەکان دەڵێت شار نەوەستێت ژمارەی کۆچبەران دەگاتە 5 ملیۆن کەس و ئاوارەکانیش 7 ملیۆن کەس لە دانیشتوانە 43 ملیۆن کەسەکەی ئۆکراینە. بەڕێزان دکتۆر تیلەکۆ هاونیشتیمانێکی کووردە لە ئۆکراینە ژیا ئێستا ئەم دوو جار ئاوارەیە هەم کووردە لە ئۆکراینیا بووە و ئەمیش لەگەڵ ئۆکراینیەکانە ڕووی کردوتە هۆڵەندا. سڵاو ڕێزم بۆت هەیە دکتۆر دۆخی پەنابەران لەوێ چۆنە؟ ئایا بە هەمان ڕێوشوێن بە هەمان پرۆسیجەرە ڕۆیشتن کە کوردەکانی ئاوارەی عێراق و هەرێمی کوردستان پێ ڕوات؟ کاتتان باش ببوورە ئاوارەی ئەڵمانیا کاکە ڕژ بەڵێ بەڵێ هاتنی میوانە بەڕێزەکانتانەکەم ئەوەی ڕاستی بێ پرۆسیجەرەکان پرۆسیجەری ئۆکیاوازە ئۆکۆی ئیمیگریشن بە ئێمەیان فەرموو وتیان ئەم پرۆسیجەرە بگرە لە پێش پرۆسیجەری وڵاتی ئەفغانستان و سووریا وڵاتەکانی کەیە سیستەمێکی تایبەتی خۆمانمان هەیە ئەوەیە کە یەکەم ڕۆژ هاتیە ئێم وڵاتە 150 مۆل کراینەکەم بۆ ڕۆژی دووشەممە و سێشەممە مقابلە ئەکرێنە و فەحسی کۆڤید-19 ئەکرێن دوای ئەوە هەمومان هەر کەسەوە چێتە ویلایەتێک لە وڵایەتەکانی ئەم وڵاتەکە خۆیان بمان دابینەکەن. ڕۆژی پەنابەرەکان چۆنە لەوێ؟ تۆ بۆچی لەوێ ئەژیایی وەکو پەنابەر یا وەکو بزنسمان هەندێک باسی تایبەت مەندی کەیسەکەی خۆتم بۆ بکە حاڵەتەکەی خۆت و هەروە ڕەوشی پەنابەرانیش لە کەمپەکان. ئەوەی ڕاستی بێ ئێمە لە وڵاتی ئۆکراینە ژیاوی تجارەتی خۆمانمان هەبووە ئیشمان تابەتی خۆمانمان هەبووە ئیش کەم و کورتێکمان نەبووە دوایە و وەزع هاتە سەرمان ئیجبار کراین کە وڵاتی بەجێ وێڵە بچین بۆ وڵاتێکی تر جارێکی تر ئاوارەی وڵاتێکی تر. کەمپەکانتان خەڵکی غێرە ئۆکراینی تێدا؟ بەڵێ ئەو کەمپانەی یەکەم جاکایەتی بۆ ئەڵمانیا یەکەم جا کەرەنتینە کرد لەو کەمپانە هەموو وڵاتەکانی تایە
توانین بڵێن ئەفریقی تایە لەگەڵ پاکستانی و جەزائیری و وڵاتەکانی تایە. ئۆکراینیەکان بۆ نمونە ماوەی مانەوەیان لە کەمپا وەکو ئەوان زۆرە یا زووت دەرگیان بۆ کرێتەوە بۆ تێکەڵبوون بە بازار و ژیانی کۆمەڵایەتی ئەڵمانیا بۆ نمونە. ئۆکرانی وەکو ئەوە هەر لە ئیمیگرشنیش باسییان کرد و پێرش وەزیری ناوخۆی ئەڵمانیا خۆی باسی بەڕاستەوخۆ ئەڵێ ئەوەی بۆ ئۆکرانیا پێش هەموو کەیسەکانەکەوێ وەکو ئەفغانستان و سووریا وڵاتەکانی تر هەر کەسێ لە ئۆکرانیا هاتی بێ بۆ ئەڵمانیا ئەوەی سنگڵ بێت ئیقامە 1 ساڵە دێ ئەوش عایلە بێ ئیقامی 3 ساڵ وەرە ڕەنگ نییە ببوورە 1 دقا دکتۆر لە کۆبا قسەکانە لە کوردیەوە تەرجەمە بکەم بۆ کوردی دیارە کێشەیەکە بۆ میوانەکانم جویان لێ نەبوو پرسی لە وەڵامی ئەو پرسیارەما کاڵم چ جیاوازیەکە لە نێوان پرۆسیجەرەکە و شێوازی مامەڵەکردنەکە ئەڵێ کەیسی ئۆکراینیەکان لە ئیمیگریشن ڕایان گەیاندووە کە جیاوازیەک هەیە بەڵام ویستم پرسیاریەوەی لێ بکەم ئێستا سپیکەرەکەتان بۆ چاکەن ئەویش ئەوەیە ئایا هاتوچۆ و ئەوانە بڕیاری مانەوە و نەمانەوە لە کەمپا بۆ ئۆکراینیەکان جیاوازی هەیە ئایا هاتوچۆ فریە یا چ شتێک ئیجباریە؟ لێرە هاتوچۆ دوێنێ خۆمان زۆربەی شارەکانمان کرد هەمووی بە فریە کۆمپانیای ئێرۆستارس کۆمپانیایەکی شەمەندەفەرە لە وڵاتی ئەڵمانی هەموو شتێکی ئاوایی بەڵێ وەکو تۆ لەوێ کوردەکان چیان لەگەڵ باس کردی کە زانن تۆ هاوزمانی ئەوانی و جۆری کەیسەکانتان جیاوازە و جۆری پرۆسیجەرەکە جیاوازە هەرچەندە من بەجێ هێڵم بۆ میوانەکانم بە هیچ جۆری هیوادارم قسەکانی من والێک نەدرێتەوە کە من باز لە دیسکریمینیشنەکەم ڕەنگە زۆر کەس قەنەعەتی وابێ کە ڕەنگە ئەم مامەڵە جیاوازە پەیوەندی بەوە هەبێکە ئەوان ڕاستەوخۆ ئێستا کۆچبەری دەستی جەنگن بەڵام کوردەکان چی دەڵێن لەگەڵ تۆ؟ ئەوانەی ڕاستی ئەوەی لێرە هەندێ کوردمان ناسی ڕاستی ماڵیان ئاوا بێ ئەوانش زۆر هاوکاریان کردی بڵامەکو هەندێک کورد هەیە 2 ساڵ و 3 ساڵە لێرە هەیە تا ئیسە هیچ جوابێکی وەرنەگرتووە بڵامەکو ئێمەی کە هەر کەسی لە ئۆکراینەوە هاتوێتە ئەم وڵاتە ئەوانە بەبێ هیچ کەیسێک ئامی ساڵی 3 ساڵەکە وەرەگرێ بڵامەکو ئەوانەی کە پێش ئێمە لە وڵاتەکانی تر هاتنۆک و عێراق سووریا و ئەفغانستان ئەو وڵاتانی تر ئەبێ کەیسی هەبێ و مەحکەمەوە لە ڕێگای مەحکەمە و کەیس و ئیمیگریشنی وەرەگرن ئۆکراینیەکانی هاوڕێت کە ئەو چیرۆکانیانە بیست دڵیان پێیانە سووتە؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە وا حەزمانەکرد هەمومان هەر ئاوارەی هەبووشی ئاوارەی جەنگە ئایا جەنگی ئۆکراینیا بێ یان سووریان بێت یان لە هەڵ وڵاتی بێ جەنگ هەر جەنگە ئاوارە شەر ئاوارەیە باشتر وا هەمویان بە یەکسانی بە ڕۆحێکی بڵێ ئینسانیەتەوە هەمووی وەکو یەک وریان بکرد دایەنێک ئەوەی خەڵکی هەیە پێش ئێمە 3 ساڵ 2 ساڵی نەگردووە خەڵکیش هەیە ئێمە بە 21 ڕۆژ وەرێگری ئەوەی کە باسێت باشە کاتێکە لە دۆخی کام لە خراپە ئاوارەکانی سەر سنووریا ئەوانەی کە گەنە کەمپەکان کە گەیشتیتە کەمپ کەواتە گەیشتوتە دنیایەکی ئارام بۆ ئاوارەکانی ئۆکراینیا یا نەخێر لەوێش سەرما و نوعی لە قەساوت هەیە وەکەوەی کە ئەفغانی و سووری و عێراقیەکان هەستی پێکەن بەڵێ هەندێک گرژی ڕوویدا لە سنووری پۆڵەندا لە نیوان ڕەشپێسەکان و ئۆکراینەکان ئەوە بوو گەیشتە سۆشیال میدیای ڕۆژان ئەوەش کوای کرد کە حکوومەتی پۆڵەندا هەندێک لەو ڕەشپێسانە نێڵە بچێتە ناو ئەوروپا بچێتە ئەڵمانیا و وڵاتەکانی تر یەکسەر دیپۆرتی وڵات نە دیپۆرت بڵێن ناردیانێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان لە ڕێگای مەتاری پۆڵەنداوە. باشە تۆ دەمێکە لە ئۆکراینە ژیت ئەوانەی کە
هاوڕێ و دۆست و بڵین شاگرد و ئیشکرت لەوێ بەجێ ماون ئایا ئەوان بۆ بەجێیان نەهێشتووە بڵین پاساوەکانیان چییە بۆمانەوە نەیان توانیوە بڕوایان بەجێهێشتنی نییە شەڕ نەگەیشتۆتە شارەکانیان چییە؟ سپاس بۆخوا ئەوانەی کە من ئەیان ناسم زۆربەیان دەرچوون بەس یەک کەسمان ماوە ئەوشە ناوی دکتۆر محەممەد ئیماد معروفە کە ئەویشە بەخۆبەخشانە لە سەربازی ناوی خۆی نووسیوە لە وڵاتی ئۆکرانیا لە شاری پەڵتاوە ئەوەی من ئاگان لێبێ بەس ئەو کەسە ماوە کە لە بۆچی ئەوەی کە تۆ زۆر دکتۆر دکتۆر تۆ زۆر تێکەڵی کۆمەلگای ئۆکراینیت و تێکەڵاویەکەشتی کار و ژیان و بزنسە بۆچی لە 40 ملیۆن تاوەکو ئێستا ملیۆن و نیوە ڕۆشتون مەسەلەکە خۆشویستنی نیشتیمان و بڕوابوونە بە بەرگری یا قورسە بەجێهێشتن یا مەسەلەکە پەیوەندی بە چیەوە هەیە لەبەرەوەی کە فۆکەسی ماسمیدیای جیهانی تەنانەت ڕوودا و تیمی گەورەی پامێرانی لەوێن قەزیەکە بووە بە قەزەی هەموو ماڵێکی کوردیش بۆیە ئەو فەزوولەم هەیە ئەو شتانە بۆم میلەتەکەمان بگەڕینەوە ژمارە زۆرە ملیۆن و نیوە ڕۆشتون من لە ئەو کاتی لە حدود بووم لە ڕاستی قەرەباڵێخێکی زۆر دروست بوو نزیکە 40 کیلۆمەتر سیارە وەستا بوو لەسرە بوو خەڵکێکی زۆر ئەگەڕایە ئێمەش وای لێ هات پرسیارمان کرد لە هەر کەسێ بزان بۆچی گەڕانەوە ئەوە بوو پرسیارم لە دووسێ گەنجی ئۆکرانی کوتم ئێوە بێزەحمەت خۆی گەڕانەوە وتی ئێمە نەگەڕاینەوە ئێمە لە ئەوروپا ئەژیاین گەڕاینێتەوە بۆ شەڕ ئەوەی ڕاستی بێ لەم حاڵ و سادەتە هەموو ئۆکرانیا یەک ئەڵێ ئێمە ئەمانەیە یەک جاریان بژین یان ئەوە تا لەم وەسع نەجاتمان بێ و دەوری سۆشیال میدیا و کەناڵەکانیش یعنی ئەوانەش کە ئەهاتن ئەو چەند کیلۆمەترێک کە ئەهاتن بەرەو پۆڵۆنیا و ئەوانە ئەهاتن هەندێک شتی بە نرخ ئیتر مناڵەکەی بێ یا هەر شتێکە خۆی بڕای پێێتی کە سوکاری بێ بیگوێزێتەوە و گەنجەکانە گەڕانەوە بۆ جەنگ بەڵێ گەنج لە 18 ساڵەوە بۆ 6 ساڵ بۆی نییە بچێتە دەرەوەی وڵات ئەوانە ئەبێ بچن بۆ جەنگ بڵامەکو ئەو خەڵکانێک کە ئاهاتن مناڵەکانیان کوردی تێدا بوو بڕاتەوە بۆ بەرگری کوردی نیە نەبوو 200 کوردی لەوێن بەرگری بڵامەکو کوردی لێ ئێستا بەرگریەکە لەم کات حاد و ساتر لە شاری پڵتاوە دکتۆرە لەوێش بەرگریە ژمارەیان چەنە کە وەکو بزانێت ئەوەی من بیناسم هەتام دقە یەک نەفەرە ئەویشە دکتۆرە دکتۆری تەواکە دکتۆری دیگانە لەوێ بەرگریەکە بەخۆ بەخش خەباتەکە بۆ ئۆکراینە بەڵێ ئەوەی جێگای باسە ئەمە تۆ یەک کەسە ناسی یا خەڵک زۆرە کورد لەوێ ئەوەی وەکو کورد یەک کەسە ناسم لەو شوێنێ چەند ساڵش لێرە لەخوا بەزە هەندێ علاقاتمان خەڵکێکی باشە ناسین کە باسمان کردووە شەوانە تەلەفۆن بۆ یەکێنیان هەڵە حواڵە بسین هەر ئەو کەسەیە کە لەو خۆبەخشیت بینی گرانی نەبوونی خواردن لەوێ زەحمەتی ئەوەی ڕاستی بێ ئیسە گرانیەکی زۆرە و بێ بەنزی نییە هەموو مارکێتەکان وەکو پێڵە مارکێتێکی هەیە پێڵە ئەپیسەنتەر ئەوانە هەمووی تاڵان کراون گرانیەکی زۆریش بەڕێوەیە ئەوەیش و جەنابەت ماوەی پێشیسە بەرنامەیە کرد لەسەر خۆراک حکومەوەی خۆم چەند ساڵە خۆراک و هەندێ ڕۆ زەیت و گەرم و جۆ شتانە لێنێ وڵاتی خۆمان ئەوە فاکتەرێکی توان بڵم ئەبێ چخت بکەینە سەری لەبەر ئەوە گرانیەکی زۆر 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 بەڕێوەیە لەبەر ئەوەی حکوومەتی رووسیا بە هیچ شێوەیەک نەیاڵێ هیچ باخیرەیەک لە دەریای ڕەشەوە دەرچێ بۆ تورکیا و لەولاوە بۆ کوردستان وڵاتەکانی تر باشە بەڵام دکتۆر ئێمە ناترسین لە گەنمی لەبەرەوەی کە رووسیا گەنممان بۆ نانێرێ لەبەرەوەی من هەموو ساڵە بەرنامەمە کرد خواخۆمان بۆ جوتیارەکانی خواخۆمان بۆ عێراق گەنممان لێوە بگرێ و هەندێکی بنێرێتە دەرەوەی وڵات ئێمە لە نێردەرەکانی گەنمین ئێمە لە هەموو شتێک پەکمان بکەوێت لە گەنم پەکمان ناکەوێت و دراوسەی سعودیەشین و زەیتیشمان لێ نابڕێ دراوسەی وڵاتە عەرەبیەکانیشین و زەیتیشمان لێ نابڕێ لەبەرەوە خەڵکی کوردستان
من ژوورە بازرگانیەکانم داوت کرد ئێستا بەپەی داتاکانی وەزارەتی بازرگانی کە یاویانە بە من و بە ڕوودا و بڵاومان کردێتەوە هەر هەفتەی ڕابردوو لە بەرنامەکەمان حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هەرچی دنیا هەیە سنوورمان لەدا بخە هەتاوەکو 6 بۆ 8 مانگی تر هیچ شتێک لە نیسک و نۆک و لەتکەنۆکەوە تاوەکو نان و برنج لە کورد نابڕێ ئینشاءالله دڵنیام ئەمە تەمەنای تۆشە باسی خواکەم ئینشاءالله هەرواشە بێ ڕاستی ئەمەش لێرە دووجا ئاوارە بووینەوە جارێکی تریش هەر بیرمان لای کەسوکاربان ئینشاءالله نەگێتە ئەو مەرحەلەی کە گرانی لە کوردستان دروست بێت ئینشاءالله دروستیش نابێت لە کامپەکان کوردەکان دڵە ڕاوکیان هەبوو کە بەهۆی زۆری پەنابەری ئۆکراینیەوە زوو جواب نەکرێن بەڵێ ئەوەی ڕاستی بێت دڵەڕاوکەیەکی زۆر دروست بوو لەلایەن کوردەکان ئەوە بوو هەتاوەکو دڵنیایە دراوە هەموو ئەو کەسانێک کە لە ئۆکراینەوە هاتوون بۆ وڵاتی ئەڵمانیا بە تایبەتی و هەموو دەهات ئەوروپیش بەگشتی وەزیری ناوخۆی ئەڵمانیا بەی شێوازیەک جیاوازی ناکرێت لە بینی ئەوانەی کە ئۆکرانی و ئەوانەیش لەوێ هەمووی بە یەکسانی دەکات پرۆسیجەرەکانە برێتە ڕێوە ئەگەر کوردێک نەبوویتە لە ئۆکراینیاوە بڕۆشتیتە کوردێک بوویتە لە هەولێرەوە بڕۆشتیتە هەمان مامەڵاکرای ئەوەی ڕاستی بێ جیاوازیەکی زۆر زۆر هەیەگەر ئاوهاوێ لەبەر ئەوەی ئەوانی لە کوردستان و یەک بۆیرەیان لە وڵاتەکانی ترۆ بگرە ئەولەوێتی شەیە بۆ وڵاتی ئەفغانستان خۆ دەزانین جەنابەتە بینەران شەزان کە ئەفغانستان ئەو کارەساتە مرۆیەت دروست بووە ئیسەوای لێ هات ئەمەش کەوتوتە پێش کارەساتە مرۆیەکانی ئەفغانستان نەکرێت ئۆکراینیەکان بەلای ئەفغانیەکانە ئەیان بن بۆ ناو شارەکان و دەرگایان بۆ بکەنەوە نەخێر ئەوەی بینیمان بەس بۆ ئۆکراینەکانە کرێ هەموو ڕێکخراوەکانش ئیشیان بۆ کردەوە ئەفغانیەکان پێگراون ئەتوانین بڵێ ینی ئەفغانیەکان ئەو ئازادییان نییە ئەو مامەڵەیان نییە لەگەڵ ناکرێت کە لەگەڵ ئۆکراینیەکان ناکرێت ئەوەی بۆ ئۆکراینەکان کراوە ئەومانێت لە دەستخۆش بەڵێ نەکراوە لەگەڵیانە بڵامە خۆی بۆ دیارە بۆ ئەوان کراوە یان نەکراوە نەکرا ئەوەی بۆ ئۆکرانی کراوە بۆ ئەفغانستانەکان نەکراوە بگرە بۆ سووریەکانیش نەکراون کە ئەو کاتە وروژێنێکی زۆر بەقەوت لە 2015 ڕوویدا ئەوەی ڕوویداوە هەتا ئەو کاتە لە وڵاتی ئەڵمانیا لە هیچ بۆ هیچ کەس نەکراوە بۆ کوردەکانی ڕۆژئاواش کە لەژێر بۆمبی تورکی و خۆتەزانی جەنگێکی جیهانی بچکۆلە لەسەر خاکی کوردستان بەرپا کرابوو لە سووریا و لە ڕۆژئاوای کوردستان زۆر باشە وڵی لەگەڵم بمێنەرەوە دکتۆر تۆر لەگەڵەوەی کە بزنسمانێکی کوردی لەوێ وابزانم حەجمی ناردنەدەرەوەشە بۆ هەرێم زۆر بووەنە بەڵێ ئەوەی جێگای داخە دوێنێ وەزیری ناوخۆی بۆڵند داوتی ئێمە بە هیچ شێوەیە موسڵمان وەرناگرین ئەگەر ئۆکرانیش بن ئێمە بەس کریسانەکان وەرەگرین لە ڕاستەخۆ لە کەناڵی BBC قسەیەک زۆر باشە دیارە ئەمەی کە من بۆ ئێوەی گوێزمەوە ئەمە فاکتە لەسەر زاری ئاوارەیەک کە لە ئۆکرایناوە لەگەڵ ئۆکراینیەکانی هاوڕێی ڕۆیشتووە تۆ نووسەرێک دڵنیام لەوەی کە تەمەناکی ئێمە فاکت نەبووە بەها باڵاکانی ئەوروپا ماڵاوایی بکە لە سیاست و قیەمەکانی ڕێنسانس و مافی مرۆڤ و ئازادی و برایەتی و یەکسانی لە مێژووی بەشەریەت دەربێنینەوە ڕەنگە بڕۆینەوە بۆ سەردەمی دارستان و ئەشکەوت پاشەم ناوبڕا یەک دوو ڕێی ڕێکخراوی کۆچ و کۆچبەرانی شەخەمە بەردەستان ئیتر وما على الرسول إلا البلاغ ئیتر شیکاریەکەی بۆ ئێوە بەجێ هێڵم باشە بنەرانی ێژە ئەگەڕێمەوە خزمەتتان بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ دیارە بینەرانی ێژە کاک دکتۆر ڕێبوار بابکەی جەنابیان سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیە لە پەرلەمانی کوردستان ڕەنگە کوردانی تاراوگە چاوەڕوانیان لە پەرلەمانی کوردستان زۆر بێ لەبەرەوە هەندێک لە شیکار و شتەکانە باگوێ لەبێ کاک دکتۆر ڕێبوار لەبەر ئەوە تۆزە درەنگتر دێمە خزمەتی جەنابەت ئێستا
کاگاری جەلال سەرۆکی دەستگای لوتکە لەگەڵمە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران. کاک ئاری سڵاو و ڕێزم بۆتە ئەوەی ڕۆژانە کۆنتاکتت هەیە لەگەڵ کۆنسۆڵگەریەکان لەگەڵ سەفارەتەکان لەگەڵ ڕێکخراوە نێوخۆیەکانی وڵاتان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا چەند شەپۆلی بەرفراوانی پەناهەندەی ئۆکرانی ترس و دڵەڕاوکێی لای پەناهەندەی عێراقی و ئەو 200,000 عێراقی کە لە سا هەفتیان کووردە دروست کردووە کە مەترسی ناردنەوەیان لەسەر دروست بکات یا زوو وەڵام نەدرێنەوە. شەو باش زۆر سپاس بۆم دەکەتە دیارە پێش دەستپێکردنی ئەم جەنگ و ململانیە لە نێوان وڵاتی ڕووسیا و ئۆکرانیا ئەو وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی خۆیان لە پلان و بەرنامەیان هەبوو کە ئەو کۆچبەرانەی لە ماوەی ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە دوای تقریبا 20 ئازاری 2016 کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردو و داوانامەی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە ئەوان لە بەرنامەیان نبووە کە ئەمانە زۆرینیان بە دوور لە خواستی خۆیان بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان دیارە بەدەر لە عێراقی هاوڵاتی وڵاتانی دیکەشی تایە و دیارە پێش دەستپێکردنی ئەو کۆچە بە لێشاوی ژمارەیان چەندە؟ بەڵێ منتە باسی ئامارەکەشت بۆکەم دیارە پێش دەستپێکردنی ئەو جەنگەی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ گروپی تیرۆریسی داعش لە ناوچەکە کە ڕوویا زیاتر لە 40,000 کەسمان هەبوو ئەمە لەژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوە بوون بۆ هەرێمی کوردستان و عێراق دیارە لە ساڵی 2005 تا تقریبا 2011 5,000 کەسێکیان لێ دیپۆرت کرانەوە لە 12 وڵاتی ئەوروپی بەڵام دەرەنجام هەوڵ و هاوکاری کۆمەڵێک ڕێکخراوی ناوخۆی و نێودەوڵەتی کاریمان ئێمە بە شێوەیەک قەناعەت بە حکوومەتی عێراقی بکەین کە بە شێوەی زۆرم لێ بە دوور لە خواستی خۆیان هیچ کەسێک نەگەڕێنەوە چکە لە دەرەنجامی ئەو زۆرم لێیە گەڕانەوەی کۆچبەران بەرەو وڵاتەکانیان بەبێەوەی کە قەرەبوویەک بکرێنەوە بەبێەوەی کە هاوکاریەک بکرێن بۆ دووبارە تێکەڵاو بوونەوە بە کۆمەلگا بەداخەوە چەند کەسێکیان خۆیان کوژوە ڕێژەیەکی بەرچاویش کە تووشی نەخۆشی دەرونی بوو دیارە لە دوای ئەم دەستپێکردنی ئێستا چەند کەس هەڕەشەی لە لەسەرەیە مەترسی هەیە مامۆساعری؟ بەڵێ دیارە لە دوای دەستپێکردنی ئەم جەنگەوە ڕێژێکی بەرچاو دیارە زیاتر لە 700,000 کەس کە ئەمانە لە سەر و تەمەن 18 ساڵەوەن ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە لە دەرەنجامی ئەم 700,000 کەسا وەکو وتم لە ڕێکەوتنی تقریبا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نەخێت ئەمە بەس من باز لە ئاماری عێراقەکەم کە ئامارەکان دایمەن ئێمە بە وردی بڵاوەکەینەوە بۆ چەندی کوردام 700,000 لە 65 بۆ هەفتیان کوردن هەم لەو ڕووداوە نەخوازراوانەی کە لە ماوەی ساڵانە ڕابردوو کە ڕێژێکی بەرچاویان لە هاوڵاتیان هێرمی کوردستان بوون بە قوربانی و هاوکات لەوانەشی کە لە ئێستا لە کەمپ و لە گرتوخانەکان و لە دیتیشن سنتەرەکانان و لە وڵاتانی بەڵقان کە ڕێژێکی بەرچاومان هەیە بە کۆی گشتی ئەتوانین بڵێن نزیکەی بە 200,000 کەسمان هەیە کە ئەمە داوانامەی مافی پەنابەریان ڕەت کراوە ئەوەی کە بیستوتە لە ڕێکخراوە ببوورە لە دام و دەستگا پەیوەنددارە فەرمیەکان کەیسی قەزەی ئۆکرانیا کاریگەری ئەبێت لەسەر پشتگوێ خستنی یا وەرنەگرتنی ئەو عێراقی و ئەفغانی و سووریانەی لەوێن بەدڵنیایەوە کاریگەری 100% بێ لەسەر ئەو کۆچبەرانەی کە ئەمە زانیاریە بەڵە بەدڵنیاییەوە چکە ئێمە ئەزمونمان هەیە هەم لە ساڵانی ڕابردوو زۆرێک لە وڵاتانی کە سەربەخۆییان وەرگرت بوو لە ڕووسیا کە ئەیانتوانی بە شێوەی فیزا بە ئیقامە هاتنە وڵاتانی ئەوروپا هەتاوەکو هەلیکار بۆ ئەوان هەتا ئەوان هەلیکارێکیان دەستکەوتا هاوڵاتی کورد ئەوە بە دڵنیایی نەیەتوانی و عێراقی نەیەتوانی وا بە ئاسانی هەلیکاری بۆ بڕەخسێ بەزەوە هەواڵێکی ناخۆشە ئینشاءڵڵا وانە بێت بەڵە بەداخەوە من ئەمەی کە ئێڵێم ڕاستیە و سەرجەم ئەو کۆبوونەوە و دانیشتنانەی کە لەلایەن وڵاتانی ئەوروپا کراوە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات دژی بەرژەوە لەگەڵ ڕێکخراوەکەشتان بەڵە بە دڵنیایی لەگەڵ ئێمەش دانیشتوون و ئێمە کۆبوونەوەی بەردەواممان هەبوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان یان وتون وەرگرتنیان زەحمەتە
بەڵێ بە دڵنیای دیارە ڕاستە کۆچکردن لە هەموو جیهانە جیاوازی هەیە و ئەمەی عێراق ئەوان بە هۆکاری زیاتر ئابووری لە قەڵەمی ئەدەن بە تایبەتی هەرێمی کوردستان بۆیە تا ئێوارە ینی کۆچبەر لێ داوای ئەوە بکابلەکە من بەهۆی ناسەقام گیریباری ئەمنی لە وڵاتەکە ڕام کردووە یا سەرۆر نەبوونی یاسا یا حەز بابەتە کە باسی کات ئەوان زیاتر بە هۆکاری ئابووری لە قەڵەمێدەن بۆ زۆربەی زۆری داوانامەکانیان ڕۆ دەکرێتەوە بەداخەوە تەبەن لە بیدایەتی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بە تایبەت پەرلەمان خۆتە زانی نوێنەری شەرعی خەڵکە ڕەنگە خەڵکانێک ئێستا ئاوارە بێ دەنگی یابێ بە کاک ڕێبوار بابکەی بۆ نمونە کە ئێستا ئەو میوانمە دەنگی یابێ بە کاک عەلی حەمە ساڵح بە کاک هیڤیدار بە کاکەکانی تر بە نەوەی نوێ بە پارتی بە یەکێتی بە مەسئولەتی خۆیان هەستاون کوردەکانی ئەوێ لیان ڕازین یاداشتێکیان پێشکەش کردووە سەردانێکیان کردووە بڵێن کاکە هەر یەکێک لەمانە قەزەی تایبەتی خۆیانیان هەیە بەداخەوە دیارە ڕنگ بێ هەم پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان وەکو پێویست نەبوو بێتن و لە ڕوویکی دیکەشەوە ڕنگ بێن نەتوانن ئەمان نە سەفارەت و باڵۆزخانەکانی عێراق بەرگری دە هیچ کۆچبەرێک بکەن کاتێکە ڕوو لە وڵاتانی ئەوروپاکە و من زۆر جار لەگەڵ سەفارەت و کنسولگەرەکان ئێمە کەوتونێکە گفتوگۆ لە کاتێکە کە ڕێژێکی بەرچاو هەبوو لە دیتیشن سنتەرێکە کە من پێم وتون ئەگەر بچین سەردانی کەم یادەچی نوێنەری ئەمەی پێناگات ئەوان وتیانە ئەو وڵاتە وەڵامی ئەمەی داوەتە وتیان ئەگەر ئێوە خۆتان ڕاستان کردایە باش بوونایە بۆ ئەم کۆچبەرانە باش ئەبوون نهاتنە لێرێ سێبێن یەخەی ئێمە بگرن بۆ ئێمە ناتوانین بە شێوەیەکی ئەوەی کە ئێوەتانێ خواستانە ئیدارەیان بین و هاوکاریان بکەین بۆیە گرنگترین شت ئەوەیە کە حکوومەتی عێراقی و هاوکات بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان نەکرێتە ژێر کاریگەری وڵاتانی ئەوروپاوە کە پەنابەر بە دوور لە خواستی خۆی وەربگیرێتەوە لێرە لە هەرێمی کوردستان کە ئەگەر پلان نەبێەوە بەرنامە نەبێت بەس هەرێم تا ئێستا بە فەرمی قەت بەوە ڕازی نەبووە ئەزانین دەسەڵاتەکان زیاتر لای حکوومەتی عێراقیە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە دووادارچوونمان کردووە زیاتر ئەگەڕێتەوە بۆ سەر ئاتی وەزارەتی ناوخۆ هاوکات وەزارەتی خارجی کە نەرایەتی هەیە بۆکو سەفارەت و باڵۆزخانەکان لە وڵاتانی ئەوروپا بەڵام بەدەر لەمانەش کاگرن ئەم داوایە لە هەرێم بکەن پێ دوایە حکوومەتی هەرێم هەڵوێستی چۆنە بێ هەرچەندە لە ڕابردووە من کاک سەفین دزەیم دواندووە پێی وتم ئێمە لەگەڵ خواستی پەنابەران هاین بە هەموو جۆرێک ئەوە ڕەتەکەینەوە کە دژی خواستی ئەوان بوەستنەوە خەڵک ئازادە لەکوێ دەژی حکوومەتی هەرێمی کوردستان گەستۆتەوە قەناعەتەوە لەوە تێگەیشتووە کە ئەم کەسانەی ڕۆشتون ناکرێت بە شێوەی بەدوور لە خواستی خۆیان بیانگەڕێنەوە چکە لە دەرەنجامی ئەو ئیتفاقی کە لە نێوان وڵاتانی ئەوروپا و حکوومەتی عێراقیا کرا کە ژێربەژێر زیاتر لە 7000 کەس دیپۆرت کراوەتەوە ئەم 7000 کەسە لە 90یان هاوڵاتی هەرێمی کوردستان بووە یعنی گیرروگرفتەکانە لە هەمان کاتا بۆ هەرێمی کوردستان بووە و حکوومەتی عێراقیش ئیتفاقەکانی کردو لەو باوەڕانین حکوومەتی هەرێم ئەو ئیتفاقیەت بکا بەڵام گرنگەوە کە تێداگیری بکا کە ڕێگە نەدات سەفارەت و باڵۆزخانەکانی عێراق و وەزارەتی خارجی هیچ کەسێ بە دوور لە خواستی خۆی بگەڕێنێتەوە بۆ ئێرە چکە وەکو باسم کرد وڵاتانی ئەوروپا فێر بوون لە وڵاتانی ئەوروپا بەدێ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەفارەت و باڵۆزخانەکان بەهۆی جواز مرورێکیان بۆ بکەن ئایان هێنان بە شێوەی زۆرم لێ یەک ئایندیکار بە کوردیەکەی خۆمان مامەسا بەهۆی قەزەی ئۆکراینیاوە کوردی خۆمان کە لە کەمپەکانان کە وەڵام نەدراونەتەوە باریان لێژ بووە چی بە تۆ دەڵێن وەکو سەرۆکی ڕێکخراو بە دڵنیایە کاریگەری زیاتریە بێ بۆ پێی کە لە ئێستا ئەماڕوودا تاکە ئەمە خۆتان پێشتر باسان کردوە بەهۆی ئەو جەنگ و ململانەیە کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەیە زیاتر لە 1,500,000 چوونەتە دەرەوە ئەگەر ئەمە بەردەوامی هەبێ بە دڵنیایی ڕێژەیەکی زۆر زیاتر ڕوو لە وڵاتانی ئەوروپاکەوە پێشبینی 5 بۆ 6 ملیۆنی تر کراوە بەڵە بەداخەوە و وڵاتانی ئەوروپاش بە دڵنیایی ئەوەی بۆ ئەوان هێنە سەرخەت بۆ هیچ هاوڵاتێکی کورد و عێراقی و حتا بگرە سووریش نانە سەرخەت بۆ ڕنگ بێ ئەوە هۆکارەکەی چییە ئەو قسانەی کاکتی لە کۆتی لە کۆی کردی گوێت لێ بوو
ئەم قسانەی جەنابی شت درەنگ گەشتم بە تەلەڤیزیۆن ئاگام لە ئێوە بوو بوورە چکە لە دەرەوەی شاربوون هەر قسەکانی خۆتیە کردەوە ئێوە جیاوازی دەکرا هۆکارەکەی ڕەنگە بۆ بگەڕێتەوە ئەوان ڕەنگە لە ڕووی دین و دیار نەوە هاوکات عادەتی تەقالیدیان نزیکترەوە لە ئێمەی کەسانی عراقی یا سووریا عەرەبیا ئەفریقیە بۆ لە ئەوروپەتان ئەمانە کاریگەری زیاترێ بێ بە دڵنیایی دەستخۆش من لەوە زیاتر عەزەتی جەنابت نایم سوپاس بۆ زانیاریە بە سوودەکانت دەستخۆش مامۆستا کاتێکی خۆشکە لەگەڵمان بووی اینجا من چەند شرۆڤەکارێک لێرن قسەکانی جەنابت و دکتۆر تیلەکۆتی لە کۆیی شیەکەنەوە هاوکات کاک ڕێبوار بابکەی هەندێک داواکاریت خستە ڕووبۆی وەکو پەرلەمانی کوردستان کە لانی کەمەتوان تەنسیق لەگەڵ عێراق بکەن چونکە مەترسی دروست بووە لەسەر 200,000 پەنابەر و ئەگەری بە زۆر ناردنەوەیان هەیە و حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان دەتوانن هەڵوێستیان هەبێت بە هەندێک ڕای مامەساڵکە عوضڵاوەڕ بگرم دوای ئەوە چمەلای کاک دکتۆر ڕێبوار بابکەی بەخربەی سەر چاوەکانم وەکو نووسەرێک کە و هەر هاوکات وەرگێڕێکیش وەکو کەسێکیش کە وەکو ئەلمانیەک وەکو عەقڵخوازێکیش کە زۆر جار لە کۆڕەکانی نەوەدەکان تا ئەگەر لە یادت بێ لە نووسینەکان تا وەکو هەمومان شانازیت کردو بە بەهاباڵاکانی ئەوروپاوە بەوەی کە مرۆڤایەتیان گەیاندە ئێرە بیرم دێ مؤتەمەری پێشووتری داڤۆسیش لەسەرەوە بووکە ئەگەر بەهاباڵەکانی ئەوروپا لە سیاسەتی نێودەوڵەتی دەربهێنین قیەمەکان وەکو پولی دۆمینا ڕوخێن ئێستاکە گوێت لە کەیسێکی وەکو ئەمەی دکتۆر تیلەکۆتی لە کۆییە بێت ئەڵێ ئۆکراینیەکان بە بەرچاوی ئەفغانیەکانەوە ئەبەن بە دنیایەک ئیمتیازاتەوە فەرمویان لێکرێ و ئەمانیش لە دۆخێکی خراپی سەرما و هەلو مەرجێکی نالەباران چه هەستێکت هەیە ڕاستیدا ئێمە خەڵکانێ بووین با بڵێن لە سەرەتای گەنجێتیمانەوە زۆر سەرنجڕاکێشراو بووین لەلایەن ئەو بنەما و بەهایانەی کەوا لە خۆرئاوە بەرگوێی ئێمە کەوتبوو هەر لەبەرەوەش بوو لەوانەیە چەندین ساڵ خەریکی هەم خوێندنەوە هەم خۆپەروەردەکردن بووین بەو بەهایانەوە چۆن بتوانین ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە لە کوردستان جێبەجێکەین لە ڕاستیە ئەمەی کە لە ئۆکرانیا ڕوویدا بەشێکی لەناو خودی ئۆکرانیا و بەشێکی لەسەر سنوور و بەشێکی لە دەرەوەی ئۆکرانیا ئەتوانم بڵێم وای لێ کردم گومانێکی گەورە بخەمە سەر ئەوروپای مافی مرۆڤ ئەوروپای جیاوازی نەکردن و تەمەیوز نەکردن لە بینی میلەتان و تەنانەت لە نێوان چینەکاندا چونکە ئەگەر بچمە ناو ئۆکرانیا لە ڕێگەی ئەو بە دوواداچوونانە من هەوەتەی ئەم شەڕێ ئۆکرانیا دەستی پێکردو ڕۆژانە ینی بە چەندین سەعات هەم سەیری یەکەم هەم گوێی لە یەگرم هەم بۆی تێی بگەم بزانم دنیا بەرەو چ سیستەمێکی نوێ جیهانی دەڕوا و ئایا ئەمەی کە ئۆکرانیا کردی ڕاست بوو و ئەوەی کە ڕووسیا دەیکا دادپەروەرانەیە ئەوەی یەکێتی ئەوروپا و ئەمریکا بە ئۆکرانیای دەکەن و ئەیکەنە قەڵغانی خۆیان لە بەرامبەر رووسیا ڕاستە و ئاکامەکانی بۆ جیهان چی دەبێت ینی خەریکی ئەوەم لە ناو ئەو سیرکردانەمە بەڕاستی لەسەر سنووری ئۆکرانیا بینیم کاتێک خەڵکانێک لە ترسی گیانی خۆیان دەیانوێت ئۆکرانیا بەجێبێڵن و ئەیانویست سواری شەمە نەفەرێ بن بینیم لەوێدا ڕەشپێستێک یا چەند تەنانەت عەرەبیشیان تێدا بوو ینی پۆلیسی ئۆکرانی نەیهێشت سواری شەمە نەفەرەکە بن و تەنانەت بە فشار پاڵێن لەیانی خواردووە ینی حتا بۆ دانەیەکیان دەمانچە دەرهێنرا کە تۆ ئەبێ دابەزی لەوە کاتێ هاتە سەر سنوور لەسەر سنووریش بۆ مامەڵەت تێپەڕاندن بە هەمان شێوە کە سنووری قیتار نەبوو سنووری پەڕینەوە بووە ئۆکرانیەکان زۆر مرۆڤ دۆستانە نەبوون کاتێ هاتنە وڵاتانش کە لە دەرەوەی ئۆکرانیایە تەماشا دەکەی ئەو عەقڵی مەسیحەتگەراییە ئەو عەقڵی با بڵێن سنترال ئەوروپاییە کەوا ڕۆژهەڵات دواکەوتووە ڕۆژهەڵات تیرۆریستە ڕۆژهەڵات هەموو بەها خراپەکانی دنیای تێدایە و ئێمە وڵاتانی عەقڵانی وڵاتانی مافەکانی مرۆڤ
بالضبط ئەوەی کە لەوێ ڕوویدا دەری خست کە ئەوە وەرەقەیەکی توت بوو وەکو دەڵێ هەموو نهێنی و هینەکانی ئەوروپای باشە بەس بۆ وەکو نووسەرێکی کورد بۆ ئەوروپا یەکسانەکەی بە کۆمەڵە ئاکت هەر لە ناو ئەوروپاوە هەزاران و مەلاین دەنگی دلێر هەیە کاڵێ نابۆ جیاکاری و نابۆ دیسکریمنیشن و ئەوروپا بەتەنیا تعبیر نییە لەمە ئەوروپا تعبیرە لە تێزەکانی نابۆ ڕەگەزپەرستی نابۆ نایەکسانی نابۆ جیاکاری لە نێوان ژن و پیاودا نابۆ هی نابۆ شی ئەمانەش ئەوروپا خاوەنە ئەمە من نامەوێ کەیسەکە هەم حاڵەتێکی تاکە کەسی تێدایە و هەم حاڵەتێکی گشتی تێدایە ئەمەی کە ڕووی داوە هەمووی حاڵەتی تاکە کەسین تەنانەت ڕۆژنامە نووسەکانیش کە قسەیان کرد بەڵام من بۆ ئەوەی ڕەوایەتی بۆەوە بێنمەوە کە ئەمە خەریکە ئەبێتە دیاردەیەکی بەهێز دۆخی پەنابەرانی نا ئەوروپاییە لە سیاسەتی حکوومەت و ئیمیگریشن بەڵێ لە جیاکاریدا تێبینیت لەسەریە ئەوەی من تێبینیم لەسەری هەیە خەڵکانێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەفریقاوە دێنە ئەوروپا ئەمانە دەکرێت مامەڵەیەکی جیاوازی خوازانیان لەگەڵا نەکرێت کاتێک تۆ دەبینی لە وڵاتێکی وەکو دانیمارک خەڵکانێکی زۆر لە سووریاوە وەرگیراون پاش ئەوە کە لەوێ نە دەرفەتی کاریان نەدەنێ نە دەرفەتی پەروەردەکردنیان نەدەنێ نە دەرفەتی ئەویان نەدێکەوە ڕۆڵیان لەو کۆمەلگەیە هەبێ بە پاساوی ئەم پاساوەش باڕوونکەمەوە چونکە یەکێک لە با بڵین ئەو محەلیلانەی کە ئەوروپی بوو ئەمەی ڕوون کردەوە وتی ئۆکرانیەکان خاوەنی پاسپۆرتی بایۆمەترین یعنی واتە ئەم پاسپۆرتە بایۆمەتریە شوناسی ئەو کەسە دەخاتە ڕوواتە مەترسی نەتیرۆر و نەبوونی ناسنامە ئەو کەسی تێدایە ئەم قسانەوە بەخشینی شوناسێکی دەستە جەمعی هەیە بە هەموو کەسێکی نائەوروپیکە ئەمە ئەو بایۆمەتری لە بازنەی ترۆرابێ یا تیرۆر بێ یا کەسێ بێ ئەو مەرجانەی تێدا نەبێ یا درۆ بێ ناسنامەکەی یعنی ئەو هاتووە ناوی خۆی کردو بە شتێوان نییە لە ناوچەیەکەوە هاتووە ناوی ناوچەیەکی ترێنێ و ئەمەش لەوانێ بە حاڵەتی تاک لە ناو پەنابەرەکانی کوردی شاهە باشە بەس ئێمە ڕەخنە لەوان بگرین یا ڕەخنە لە دام و دەستگاکانی خۆمان بگرین ئێمەی ڕۆژهەڵاتی بۆ نمونە ڕەنگە ئێستا بڵێ من لە دروستکردنی عێراقا هەموو ئەو ئۆتوبوسانەی لە لەندەن هەبوو هەموو ئەو سیستمەی بۆ قوتابخانەی مناڵە ئینگلیزەکانم دانا هەموو ئەم شتانەی لەوێ کردم بۆ ئێوەی عێراقیم هێنا ئێوە هاتن بە ناوی شۆڕشەوە هەموویتان تەخت و تاراجیتان شێواند و کۆمەڵێ پاڵەوانی محەلیتان کرد بە پاڵەوان و سەپۆرتتان کرد بۆ وەدەرنانی علم و عیرفان نوعی لە شەرعەتیش نادەی بەم ئەرگۆمەنتە بێگومان ئەوە جۆرە لە ڕەوایەتی تێدایە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی شۆڕشی چواردەی تەمموز لە عێراق و تەنانەت هەتا لە دوای ڕاپەڕینەکانی ئێمە و ڕوخانی سەددامیش ئێمە دەرفەتی زۆرمان بۆ هەڵکەوتووەکەوە بتوانین بنیادی وڵاتی خۆمان بنین دەرفەتی زۆرمان بۆ هەڵکەوتووە کە بتوانین هەموو بەها مرۆڤایەتیەکانی دنیا لە لای خۆمان جێبەجێکەین یا هەر ئەوروپا و ڕاوێژکارە سەربازیەکانی ئەوان نەبوونە ڕەنگە ئێستا خێزان و کەسوکارمان کەنیزەک بوونە بەدەست فەندەمنتالیزمی دینگەراوە وەنیە ئەوان لەو ڕۆوە ڕۆڵێکی پۆزتیڤیان هەبوو لەو ناوچانی ئێمەدا بەڵام بە بڕوای من لەوانەیە هۆکاری سەرەکی لەمەی وەزعی خۆمانە کە هۆکاری دەرپەڕاندنی خەڵکی ئێمەیە بۆ دەرەوەی وڵات بگەڕێتەوە بۆ خۆمان بەڵام هۆکارێکی ڕاکێشەریش هەیە لەوێەوە کە خەڵک پێی سەرنج ڕاکێش بووە لەمە دووە ئەبێ گەنجی ئێمە علامەتێکی پرسیار بخاتە سەر ئەم سەرنج ڕاکێشراو بووە ئەویش ئەوەیە من ئەچمە شوێنێ دڵنیا دەژیم ئەچمە شوێنێ دەرفەتی باشترم هەیە ئەچمە شوێنێ ئەتوانم خوێندن تاوکەم کارێکی باشم دەستکەوێت بەڵام ئەوەی کە دەگاتە ئەوێ ئێستا کۆچی پێچەوانە دروست بۆتەوە خەڵکانێک دەیانێت ئەوروپا بەجێ بێڵن لە چاوەڕوانیە ڕەنگە وێنە ئێجدیەکانی ئەوێ نەبێ بە قەدەرەوەی کە بێزارە لە هەواڵی موچە هات موچە نەهات تازە بە تازە ناوچەی بەستەڵک و سەرما هەیە دوێنێ ئەڵێ ئەوە نەوت سەرەی نەوتیان گەیشتێ مەسەلەن تازە بە تازە وەکو لوبنان تەنیا شتێکە شانازیمان پێوا کرد لە شارع ڕەشید بوو بە زبڵدان کوردستان ئێمە پاک و تەمیز بوو خەریکە کوردستانەکەی ئێمە و سلێمانەکەی ئێمە ژوای لێدێ وەنیە بێگومان وایە
هەرچەندە ئەمڕۆ دەستیان کردەوە بەکار بەڵام بەڕاستیەوە عیبێکی گەورەیە لەم وڵاتەدا قەیرانی موچە و هەموو ئەم شتانە. دکتۆر ڕێبوارە دوێنم و پاشان نەچمەلای شرەڤەکانی مامۆستا کاردۆی بەڕێز پاش ئەم ناوبڕە. بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ. ئێستا کاک دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردیم لەگەڵا. سڵاو ڕێزت بۆ دەنێرم دکتۆر لە ستۆدیۆکانمان لە هەولێر هاوکات گوێت لە قسەکانی کاک دکتۆر تیلەکۆیی بوو کە ئێستا سەردەمی جیاکاری ڕەگەزیە بەداخەوە لە سیاسەتی ئیمیگرێشنی وڵاتاندا. هەزاران کورد مەترسی بە زۆر سەدان هەزار کورد مەترسی بە زۆر ناردنەوەیان لەسرە ڕەنگە چاوێکیان لە جهدی ئێوەش بێ. ئەمە لەلایەکی تر وەزیفەی ئێوە وەکو ئەوەی کە خەڵک شەڕی لەسەر کردوون دەنگی پێداون کردوونی بە نوێنەری خۆی ئەوەیەکە چیتر ئەو هەلومەرجە مەهێڵن خەبات بکەن بۆ نەهێشتنی کە ئێمەیەکی میلەتێکی خاوەن مێژوو سەروەری و قوربانی و خەبات لەبەر هەزاران هۆکاری لابەلاکە نەبوو ڕووبا خەڵک تازە بە تازە سەری خۆی هەڵبگرێ. لەسەر هەردوو تەورەکە کاتی بەڕێستانە بۆ شیکاری و وەڵامەکانتان بفەرمونون. سڵاو کاک ڕەنج ئەلبەتە قسەیەکی کوردی هەیە ئەڵێ قسە هەژارە هەموو کەس پێ دەوێت بە تایبەت لە وڵاتی ئێمە کاتێک کە قسە بەرپرسیارەتی دروست ناکە بۆ وەکو بازارێکی لێهاتوو هەر کەسێک ناونیشان و تایتەڵەکە بە خۆیان و بە هەوەسی خۆی قسەکە ڕاستیەکەی بەشێک لەو قسانەی کە کرا بە تایبەتی و بەڕێزی کە بە ناوی ڕێکخراوێکی پەنابەران قسەی کرد قسەکانی بەشێکی زۆری دوور بوو لە ڕاستی هیچ بنەمایەکی نەبوو بە تایبەتی ئەوەی کە پەیوەست بوو بە هەم بە ئامارەکان چکە بەڕاستی خستنە ڕووی ئامار ئەوە پێویستە ئینسان زۆر لێور بێ بە تایبەتی لایەنە پەیوەندیدارەکان قسەی لەسەر بکەن چکە دوجار ئەوە ئێمەین و لە لایەنە پەیوەندیدارەکانش لە حکوومەت ئامارە خەینە ڕوو ئەم ڕێکخراوانە وەکو نەتیجەوەری ئەگرن و بەرسە زاری خۆیان بەڵاویەکەنەوە ئەمە یەک دوو من حەزەکەم لێرەوە پرسیارە ئامارەکان لای ئێوە چییە و چۆنە؟ کاگرنج بە هیچ شێوەیەک ئەوانەی کە بڕیارە دیپۆرت بکرێنەوە 200,000 کەس نابن لە ئەوڕۆپا لەسەر تاسەری ئەوڕۆپا ناگاتە 100,000 کەس بەڵکو دەکرێ بڵێن بە دەهان هزار کەسە بەڵام لەگەڵ ئەوەشدا کوردێکی بۆ نمونە کوردی خۆمانی باشووری کوردستان کاتێک کە ڕووی لە ئەڵمانیا کردووە یان گەیشتۆتە ئەڵمانیا لەبەر ئەوەی کە ئەگەر بڵێ لە کەیسی خۆیان لە دادگایە بڵێ من بۆ نمونە کوردی باشووری کوردستانم خۆی دڵنیایە کە مافی پەنابەرێتی پێنادەن ناچارە لەو حاڵەتە کەیسەکەیە بگۆڕێ بیکە بە کوردی بۆ نمونە ڕۆژهەڵاتیان ڕۆژ ئاوای کوردستانە بۆیە هەم ئامارەکان بەداخەوە ئاماران کە خرێنە ڕوو ڕاست نین بەو ئەندازەیە نییە بەو قەبارە نییە دوو هەمیش لەبەرەوەی کە ئەم کەسانەیە چن هەم ناسنامەکانیان ئەگۆڕن هەم کەیسەکانیشان ئەگۆڕن بۆی کە بتوانن بە هەر شێوەیەک بێ بە شوێکی تاکتیک مافی پەنابەرێتی وەرگرن من لێرەوە پرسم کاگرنج بۆی دوجار بێمە سەر بەشی یەکەمی پرسیاری بەڕێستان من پرسیاریەوە کەم کاتێک ئێمە لە کەیسی بیلاڕوسیا و کوردانەی ئێمە لە ڕاستیا تووشی مەرگەساتی گەورە بوون کاتێک ئێمە دەست و بردمان لێکردن و لەگەڵ تەنانەت خودی جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر هێڵبووین توانیمان و لە ڕێگای وەزارەتی دەرەوەی عێراق تەنانەت من بۆ خۆم چەند جار پەیوەندیم کردەوە بۆ باڵێزخانەی عێراق لە رووسیا لە نوێنەراتەکانی حکوومەت هێرێمی کوردستان توانیمان پۆڵ بە پۆڵ بیان هێنینەوە و لە مەرگەسات ڕزگاریان کەین ئێستاش لە مۆبایلەکەمە بەدەهان وێنەی پاسپۆرتی ئەو کەسانە هەیە بەڵکو بگرە بە سەدان وێنەی پاسپۆرتی ئەو کەسانەیە کە پەیوەندیانە کرد و چیرۆکی تراژیدی گەورە هەبوو لە بیلاڕوسیا ئێمە توانیمان بە هاوکاری نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دەرەوەی عێراق چارەسەریان کەین و بیان هێنینەوە هەرێمی کوردستان دیسان کەیسی قوربانیانی دەریای ئیجە چ ئەوەیەکی هیمانگی 2021 بێ یاخود ئەوەی سپتەمبەری 2021 ئێمە سەردانی قونسڵی یۆنانمان کرد یاداشتێکماندایە قونسڵی یۆنان داوامان لێکردن کە هەرچی زووە تیمی فەنیان فراوان بکەن و تەنانە لەگەڵ یەکێتی ئەوڕۆپاش تەنسیق بکرێ بۆی کە تەرمەکان بدۆزرێتەوە بێنێتەوە هەرێمی کوردستان و بە ڕێک وابوو دوای ئەوە چەند تەرمێک گەڕایەوە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان کەیسی ئەمە کەیسی با بڵێن دەریای ئیجە هەرچەند کەیسەکان جیایە هی مانگی سپتەمبەر لەگەڵ هی مانگی 2022 کەیسی جیا بوون بەڵام هەردووچیان پەیوەست بوون بە
قوربانیانی دەریای ئیجا جگە لەمە کەیسی ئەو 50 قسوور لاوەی ئێمە کە زۆربیان دانیشتوانی گەرمیان و با بڵێن ڕانیە و پشدەر و بتوێن و ئەوانە بوون کاتێک کە حکوومەتی تورکیا دەستەسەریانەکەن و بەنیاز بن بچنە یۆناان دیپۆرتی عەزازیانەکەن ناوچە عەزاز خۆتەزانی کۆمەڵێک چەکداری تونندڕەوی سەر بە وڵاتی تورکای لێبوو لەوێ ئێمە ڕاستەکەی هەرزوو هاتینە سەر هێڵ و توانیمان لە سەردانمان بۆ لای قونسڵی تورکیا ئەو بەڵێنەمان لێ وەرگرت کە پێویستە بە هەموو شێوەک چارەسەر بکرێ ئەڵبەتە بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانیش و کاتێک کە هێنامانەوە کاگرنجگیان لەبەرە من ناچارم خۆی بەڕێزێک وتی لەبەرەوەی لژنە تایبەتمەندیەکان هیچیان نەکردووە ئەزانی پەرلەمان و حکوومەت وەکو وای لێ هاتێ کە کەسێک ناومێت بیان مەسەرەن یەک قسەی پێبێ و قسە دەبێت بۆ پەرلەمان بێ ئاوای لێ هاتووە یاوەکۆ شەماعی لێ هاتوو هەر کەسێک بێوێ ئەبێ جلوبەرگەکانی بە پەرلەمانە هەڵبواسێکە ئەمە بەڕاستی زۆر بێئینسافیە بەرامبەر بە پەرلەمان و بەشێک لە لیژنەکان ئاکرێ یاخود بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کاتێک کە سەردانی قونسڵی تورکیامان کرد ئەو لاوانەی خۆمانمان هێنایەوە خۆ دێ ئەو بەڕێزە کە ئێستا قسەیە کرد بۆ درەنگانی شەوەکو بۆسە بۆی دانیشت بوو بۆی کە کاتێک بگەڕێنەوە بۆ پشدەر و بتوێنەوە مۆتەمەر سحوفیەک بکە وا خۆین پیشان بدا کە ئەو بوو توانی بیان هێنێتەوە لە کاتێکدا حەزەکەمەوە ڕوونکەمەوە ئەم جۆرە ڕێکخراوانە بە هیچ شێوەیە قونسڵ و نوێنەرانی وڵاتان لێرە گویان لێ ڕناگرن کۆبوونەوەشیان لەگەڵ ناکەن ئەو باسیەوەی کرد کە ئێمە کۆبوونەوەمانە نەخێر ئەمان تەنها کۆبوونەوە لەگەڵ لایەنە فەرمیەکانەکەن ئەگەر وا ئەکان یەک دقا کاک ڕێبوار دیارە بەداخەوە خۆتە زانی لە ڕووی ئەخلاقی پیشەییەوە من نەمەزانی تۆ بۆ نمونە ڕای جیاوازە لەسەر قسەکانیە کە ئاری جەلال ئێستا لەسەر خەت نییە بەڵام هیوادارم پرۆدیوسەرەکەم دەرفەتی وەڵامدانەوە بابەویش پاشان بەڕاستی من ڕەخنەیەکم لە جەنابەت هەیە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان یعنی لە ناو مجتەمەعی مەدەنی و مۆدێرنە ڕێکخراوەکان زۆر گرنگن ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی ئەگەر کۆنسوڵیەکان گوێی لێ ناگرن و حسابیان بۆ ناکەن ئەبێتەوە یەکێک بی لەو ئاڵا هەڵگرانی کە پێشیان بکەوی بڵێ من ئەبێ کۆمەلگاکەم هەزاران ڕێکخراوی تیا دروست ببێ و عیبە بۆ کۆنسوڵخانە و سەفارەتخانەکان کە گوێ لە ڕێکخراوە کوردیەکان ناگرن اینجا ئەم ڕێکخراوانە هەندێکیان بەهۆی نەبوونی ئەزمونەوە هەندێکیان بە مەبەست ڕەنگە هەندێکیشان قسەکانی جەناب وانە بێ مبالەغاکەن لێرە لەوێ ئەمە شایانی ڕەخنەکردنە بەڵام ئەگەر ئەوان حساب بۆ ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی نەکەن ئەمە عیبەیە کە بۆ پەرلەمانی کوردستان ئەگەرەمە قوبوڵ بکەن کاگرنج من باڕوونکردنەوەیەک بدەم لەسەرەوە من مەبەستم هەموو ڕێکخراوەکان نییە هەندێک ڕێکخراو هەیە لە بواری مرۆیە بۆ نمونە ڕێکخراوەکانی بواری ئافرەتان بواری مناڵان هەندێک ڕێکخراوی تر هەیە لە بواری کۆمەلگای مەدەنیا لە هەرێمی کوردستانی شەکا بەڵێ ئەمان گیان لێ ڕاگرن بەڵام ڕێکخراوێک کە مەبەستی ئەو بێ خەڵک هامدا بچێتە ئەوڕۆپا و تووشی مەرگەسات بێ لە بیلاڕوسیا هەڵبەتەوە گوێیان لێ ڕناگرنەوە قسەی نوێنەرانی وڵاتانە جوابتان نایەنەوە کوا قسەی وای کردووە چۆن ئەفو کاگرنج وا قسەی وای کردووە تەرویجی نەکرد ئەڵێ جوابتان نایەنەوە ناکاکە جوابمان ئەدەنەوە میوانم هەردووکی کاگرنج من ناچارم واقعەکان ئێوە نا ئەڵێ ئیمیگریشن سیاسەتیان گۆڕاوە باسی ئێوە ناکەم بەڵێ نەک مەسەلە ئیمیگریشن سیاسەتی گۆڕاوە کاکە گیان ئەو کۆچبەرانەی ئێمە کە ئێستا لە بەشێک لە وڵاتانی ئۆڕۆپان بە تایبەتی لە ئەڵمانیا پێش هەڵگیرسانی شەڕی ئۆکرانیا و رووسیا چارەنووسیان دیار بوو کە ئەمان مافی پەنابەرەتیان پێ نادرێ لەبەرەوەی بەرپرسانی باڵا لە یەکێتی ئۆڕۆپا ڕوونکردنەوەی داوە لێدوانی داوە لەسەرەوەی کە بە هیچ شێوەیەک ئەم کۆچبەرانەی کە لە بیلاڕوسیا بوون لە لیتوانیا بوون لەو شوێنانە بوون کە هی خۆمان بوون بەشێکی زۆری وەرناگیرێن لەبەرەوەی دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و مستەقڕە و دۆخی عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان بە هەمان شێوە ئیسقراری بەخۆیەوە بینیوە بۆیە هۆکاری سیاسی یا هۆکاری جەنگ نەبووە مای ئەوەی کە پاڵیان پێوەنێ بچن لەوێ داوی مافی پەنابەرەتیان بکەن لەوێ مافی پەنابەرەتیان پێ بدەن ئەمە یەک دوو جیاوازی کەیسی کۆچبەرانی ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێستا یەکێتی لە ئۆکرانی ڕاستەکەی جیاوازیەکی یەکجا زۆرە بەداخەوە یەکێتی ئۆڕۆپا بەدەر لە هەموو بەها جگە لە بەها با بڵێن مرۆیەکان کە ئەمان ئۆڕۆپا لەسەری بە حساب پێک هاتبوو ڕێک ئەو هەڵسوکەوتانەی ئێستا بەشێک لە بەرپرسانی یەکێتی ئۆڕۆپا دەرحەق بە کۆچبەرانی ئێمە پێچەوانەی ئەموو ئەو ڕێککەوتنامان نەشەکە خۆیان ئیمزایان کردو بۆ نمونە ڕێککەوتنامەی جنێفی 1950 کە پەیوەستە بە مافی پەنابەرەتی ملحەقی ساڵی 1967 کە
پەیوەستە بە مافی پەنابەرەتی کە تیا ئەناسرێ پەنابەر کوێ ئەبێ چی بۆ دەستە بەر بکرێ بۆی لەسەر بنەمای ڕەگەزپەرستی ئەمان نەیاشاردوتەوە بەرپرسانی فەرمی و تویانە لەبەرەوەی ئۆکرانیەکان لە ڕەگەزی ئۆڕۆپین ئێمە نەک هەروواریان ئەگرین بەڵکو بە چاوی هاوڵاتیش سەیریانەکەین لە کاتێک دەکە هێشتا مافی پەنابەرەتیان نەداوەتێ اینجا ئۆڕۆپیەکان لەسەر ئارەزووی خۆیان مامەڵە لەگەڵ با بڵێن لەسەر ئارەزووی ئۆکرانیەکان خۆیان مامەڵەیان لەگەڵەکەن وەکو وایە کە دوو ئۆفەری پێ بدەن ئایا تۆ ئەتەوێ بمێنیتەوە لە ئەڵمانیا کاک ڕێبوار کاگرن من مافی ئەوم هەیە هەندێک پرسیار لە تۆ بکەم وەکو نوێنەری خەڵک نەک وەکو دەسەڵاتی تەنفیزی و ئەندامی حیزب و ئەم شتانە مەسەلەن هەندێک لە ئەوروپیەکان ئەزانی بۆ کورد وەرناگرن ئەڵێ کاکە چیتان بۆ بکەین مانگ و ئەستێرەتان بۆ داگرین کە سەدام پەلاماریان ئەوەتانێ بۆ ئۆکراینیان نۆفلای زۆنمان دروست نەکردووە ناوچەی دژە فڕین بۆ ئێوەمان دروست کرد داعش پەلاماریان ڕایۆشکارمان بۆ ناردن B52مان خستە تەکتان شەڕمان بۆ کردن چەکی میلانمانیانێ ئەمریکا $100 ملیۆن یانێ کە جێشێکی نیشتیمانی دروست بکەن ئێوە خۆتان لە ناو خۆتانە ناگونجێن خۆتان شەفاف نین لە داهات خۆتان حیزبەکانتان بەردەوام شەڕیانە و تەعەسوبی تائیفیتان هەیە ئێمە بۆ پەناهەندەیتان بینە لەمەدا لەگەڵ ئەوروپیەکان دای کاگرنجگان دڵنیا بە من وەکو سەرۆکی ئەو لژنە لەبەرەوەی پرسیاری ئەوە شت کرد کە ئایا ئێمە لە ئاس ئەو بەرپرسیارەتی بووین کە خەڵک دەنگی پێ ئێمەدا و بەرپرسیارەتی لە سەرشانی ئێمە دروست کردووە بەڵێ لەخوا بە زیاد بێ ئێمە زەمیرمان مرتاحە ئەوەی کە لە دەستمانات توانیوانە کردومانە ئێمە کاتێک لەگەڵ بەرپرسانی ئۆڕۆپی قسەکەین بە تایبەتی نوێنەراتیەکانیان لێرە باس لەم هۆکارانە ناکەن بۆی کە دەرگا واڵا بکریان پاڵ بە گەنجانی ئێمە برێ بچێتە دەرەوە داوای مافی پەنابەرەتی بکە خۆیان لەسەر زاری خۆیان باس لەوەکەن کە استقرارێکی نمونەی هەیە لە ڕووسیا سیۆ لە هەرێمی کوردستان دۆخی بڵێن ئاسایش جێگیرە لە هەرێمی کوردستانە هیچ کەسێک سزا نادرێت لەسەر بیرۆڕای ئازادا تەجەموعاتی سیاسی و ڕێکخراوەکانە بە ئازادی خۆیانە کۆبوونەوەکەن و ڕای خۆیان ئەدەن ئەمە لەسەر زاری خۆیان بووە من ناتوانم لێرەوە قسەکانی ئەوان پێچەوانە بکەمەوە بۆی کە وێنەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیە کە جەنابەت باست کرد ئەی خەڵکی کوردستان چ دەڵێن کاک ڕێبوار خەڵکی کوردستان ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون وە دواندوومانە لەسەر ئەو بابەتە لە ماوەی ڕابردوو هەم لەسەر کەیسی بیلاڕوسیا تەنانەت بگرە پێش کەیسی بیلاڕوسیاش تاکو کەیسی لێتوانیا و ئەوانە قسەمان لەگەڵ کردوون ڕاستیەکەی هۆکاری جۆرا و جۆر هەیە بەشێکی هەر بۆ خۆی لەسەر زاری خۆی وتوێتی ئێمە ئەرە وایە کە وەکو یەکێ لە میوانە بەڕێزەکان باسی هۆکاری سەرنج ڕاکێشی کرد بۆ پێی کە ئۆڕۆپا وڵاتێک کاتوانێت سەرنجی خەڵک کۆمەڵێک گەنج ڕاکێشێ بە هۆکاری جیاجیا بەشێکشی ئاڵێ من لەبەرەوەی بێکارم لە هەرێمی کوردستان بەشکم دەرفەتێکی کارم دەستکەوێ هیچ کەسمان نەبینی باس لەوە بکە بڵێ بۆ نمونە من لەسەر ئازادی سیاسی دەرکراوم یان مەترسی ئەوم لەسەر ژیانم هەبوو بۆیە ڕووم لە ئۆڕۆپا کردووە بۆیە کاتێکیش کە جەنگ نەبێت لە هەرێمی کوردستان و ئاسایش بەرقەرار بێ و ئازادیە سیاسیەکان و ئازادیەکانی تاک ئێوە نەتان بینیان نییە وتم ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون هێناومانەتە پەرلەمان و دواندوومانە بە پەیوەندی قسەمان هەندێکیان گەڕابوونەوە لە مەتاری هەولێر و ئەوە من گوێم لێ بوو بەڕاستی پێچەوانەی قسەکانی جەنابتیانەوت ئەو هاو نیشتیمانیانە خۆت ئەزانی یعنی خۆزگا مەسەڵەن چۆن گوێت لەو جالیانە ئێوێ گرتووە بە دیقەت گوێشت لەوانە بگرتە کە لە بێلاڕووسەوە نێردرانەوە بۆ کوردستان من بۆیە ئەم قساناکەم مەبەستمەوە نییە چونکە ئازانم تۆ لە ڕووی دڵسۆزیەوە ڕەنگە 100 بار تەقای من دڵسۆزی ئەم نیشتیمانە بیت بەڵام وەکو پەرلەمانی کوردستان گرنگە باش پەنجە بخاتە سەر برینەکان لە پێناوی خۆشویستنی تەنانەت ئەو حیزبەی کە کاندیدی کردووە تەنانەت بۆ خۆشویستن بۆ وەزیر بۆ کابینەکە بۆ هەموو کابینەکان بۆ خوێنی شەهیدان یعنی هیچ بەهانەیەک نییە خەڵکی ئەم وڵاتە سەری خۆی هەڵبگرێ هەمووی هەردوای وێنەی HD کەوتووە نەنا کاگرنج من باسم لە کۆمەڵێک هۆکار کرد کای ینی تەنها تەرکیز مەکە سەر هۆکاری سەرنج ڕاکێش من وتم کۆمەڵێک هۆکار ئەمە قسەی خۆیان بوو ئەومە نەتیجەی بە دوواداچوونەکانی ئێمە بوو ئێمە راپۆرتێکی تێر و تەسەلمان ئامادە کرد لەسەر هۆکارەکانی ئەوەی کە پاڵ بە گەنجانی ئێمەوە دەنێن وڵات بەجی بێڵەن سەر هەڵگرن بچنە ئۆڕۆپا کۆمەڵێک هۆکارمان بۆ دەرکەوت ڕاستەکەەوە داوای دانیشتێکی بە پەلەی پەرلەمانیشمان کرد کۆمەڵێک وەزیری تایبەتمەندیشمان بان کرد بەڵام بەداخەوە
ئەو کاتە کۆمەڵێک پەرلەمانتاری بەڕێز لە هێزی ئۆپۆزیسیۆنی تەنانەت بەشێکش لە دەسەڵات ڕاستی جۆرێک لە فەوزایان دروست کرد من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم تکام لێکردن ڕجام لێکردن لەبەر زۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشی پەیوەست بە لاوان و گەنجانوان بان کردبوون ویسمان هەڵوەستەیەکی پەرلەمانی لەسەر ئەو بابەتە بکەن بەشکم هەندێک ڕێگە چارە بدۆزینەوە بەڵام دەرفەتیان نەداەوە بوو دانیشتەکە نەکرا بەڵام ئێمە وەکو لیژنەی تایبەتمەند نەوەستاین بەوەی کە ئایا پەرلەمان دانیشتن بکایان نەکا ئێمە ئیشی خۆمان کرد و نەتیجەی باشمان هەبوو ڕاستیەکەی وان بۆ هەر بۆ زانیاری جەنابەت ڕۆژی چوارشەممە سەردانی قونسڵی بریتانیانمان هەیە لەسەر کەیسی نۆکەندی ئینگلیس قساکەین وە بە هیوای ئەوەی بتوانین ئەم کەیسە یەکلاییکەینەوە چارەنووسی قوربانیان یەکلاییکەینەوە بۆ کەسوکاریان کە ئێستاش پەیوەندیمان پێوەکەن بۆیە ئێمە لە ئاس بەرپرسدارەتەکەدا بووین و نەمان شاردۆتەوە ئەوەی کە توانی ومانە کردومانە ڕامانگەیان ئەوەشی کە نەمانتوانیوە بیکەین نەکراوە مەسەلەن ئێستا ئەگەر باسی ئەو کردانەی ئێماکەین لە ئۆکرانیا کاگرەج لە ڕاستیەکەی باڵیۆزخانەی عێراق لە کیێڤ ئەوەی کە زۆر جێگای سەرنج بوو بۆ من کاتێک کە یەشە لە قوتابیانی ئێمە پەیوەندیەکە بە باڵیۆزخانەی عێراق لە کیێڤ داوای یارمەتی لێەکە کارمەندێکی ئەم باڵیۆزخانە پێڵە بچۆ لە شوێنێکە لە سوچێکە خۆت حەشاردە لە بەرەوەی هیچمان بۆت ناکرێت لە کاتێکدا بەپێی اتفاقی ڤێنای ساڵی 1960 هەر خودی ئەم کوردانەی ئێمە بچنە نێو باڵەخانەی باڵیۆزخانەی عێراقا ئاساییشان دەستەبەرە کرێ و پارێزراوە بێ لەبەرەوەی ئەم باڵیۆزخانە بەشێکە لە سیادەی عێراق سوپای بڵێن ڕووسی ناتوانێت بچێت لە ئەوەی بپشکنێەوە ئاسایشی تێکباوە بیان خاتە حاڵەتێکی مەترسیدارەوە بۆیە هەندێک شت ئەکرێ کە لە دەسەڵاتی حکوومەتی ئیتحادیە وەکو دەسەڵاتی سیادی ناکا بڵێ من وڵاتم نییە ئەم نمونەی خۆتیان ناتەوە لەو عێراقیە ناکات هەز بک قەرەجێکی بە وڵاتە بێگومان بەڵام ئەوە مانای ئەوەیە کە مەبەستم لێرە ئەوەیە دەسەڵاتی سیادی جیاوازە لەگەڵ دەسەڵاتی کارژێڕی حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی کارژێری هەیە لەگەڵ هەندێک نوێنەراتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان کە لە وڵاتانە هەیە بەڵام دەسەڵاتی حکوومەتی فیدرال و بە تەحدیدی وەزارەتی دەرەوەی عێراق و باڵیۆزخانەکان زۆر لەوە فراوانترە ئێمە ئومێدمانە پێشەوەی جەنابەت بێی من باسی هەڵوێستی کاکسەفین دزەیم کرد کە بەرپەرچی ئەو سیاسەتەی داوەتەوە کە خەڵک بە زۆر بنێرێتەوە هەرێمی کوردستان لەگەڵم بمێنەرەوە با قسە لەسەر دکتۆری بەڕێز ئەگەر دەرفەت دقیقە ئەگەڕێمەوە خزمەتت فەرم ئەگەڕێمەوە حتمما ئەگەڕێمەوە خزمەتت یەکێک لە میوانەکانم زەحمەتی کێشاوە بە جۆمان لەویش بێت جەنابەت بۆ من گرنگە لەگەڵم بمێنیتەوە چونکە خەڵک من دایمە وا مقابلەیەوەکەم حەزەکەم زانی بۆیە زۆر جاریش بە سەراحەت قسەتان لەگەڵاکەم ئەس هەر فەلسەفەی بوونی پەرلەمان ئەمەیە کە من قەناعەتم پێێتی ئەڵەم تاکە تاکەی خەڵکی کوردستان لێرە نیە نوێنەرەکانیان لێرن با نوێنەرەکانیان بدوێنم لەبەر ئەوە بەبێ ئەوەی کام حیزب پێی خۆشە حکومت پێی خۆشە حیزب پێی خۆشە نازانم چی من ئەو پرسیارانەی کە ئەزانم گرنگە ئەبێ ئەو پرسیارانت لێ بکەم ئەو پرسیاران ناکەم لەبەرەوە بۆم گرنگە لەگەڵ ما بمێنیتەوە ئێوە نوێنەری خەڵکن لەوانەیە جاری وایە تەحەفوز بکەم هەندێک جار بترسم لە دواندنی وەزیرێک سەرۆکی حکوومەت جێگرەکەی نازانم چی بەس قەت لە ئێوە ناترسم لەبەرەوەی خۆمان ئێوەمان هەڵبژاردووە و حەقیشمانەیە محاسەبەتان بکەن بەڵام ئەبێ ئێوەش محاسەبەی ئەوانە بکەن کە باش ئەدای کاری خۆیان ناکەن بەخوا ئەگەرە وڵاتە وای لێبێ دڵنیاتەکەم لەوەی ئەوانەی ڕۆیشتوشە نەگەڕێنەوە نەک ئەوانەی کە لێرن سەری خۆیان هەڵگرن لەگەڵم بمێنەرەوە ئەگەر کۆمنتژێ لەگەڵ لەسەر قسەکانم دوایی بۆ دەرفەتی بەڕێستانە کاگاریجان ببوورە مامەسا کاردەی خۆشەویست وابزانم لەناو هەموو قسەکانە کەیسەکی دکتۆر تیلەکۆیی بۆ تۆ زۆر مای گفتوگۆ بوو چی لە ڕستکانی چی لە وروژانی بگومان ئەوەی کە ئەم هەمشتیمانیە بڵین کە ئێستا خۆی دووجار با بڵین پەنابەرە یەکەم بەوەی کە لە ئۆکرانیا بووە دووەم ئێستا لە ئەڵمانیایە و ئەوەی کە ئەو باسیەکە ئەمە وەکو ئێمە وەکو با بڵین فاکتێک ئەتوانی سێریکەین بڵین وەکو بەڵگێ و کەیسێکی واقعیە ئەتوانین مامەڵی لەگەڵا بکەین بەوەی کە ئەو وێنەی کە هەیە لەسەر ئەوروپای هیومانیزم ئەوروپای با بڵین هیومن رایتس ئەم بابەتانە تقریبان ناڵم بەرەو کاڵبوونەوەڕوا بەڵام عکسەکەیەتەوە پێشامان ینی تقریبان ئەوەی کە با بڵێن ئەلێکسندر دۆگین ئۆن کە باسێکن کە با بڵین
فکری ئەو ئەوروپا با بڵین جوانی کە هەیە لە ڕاستیە ئەمە پاڵپشتێکی ئابووری بەهێز ئەمە دروست کردووە و ئەکرێت ئەم کەیسانە هەر هەمووی بخرێتە ئەو قاڵبەوە یاخود ئەو وێنەی پێتاو بکرێت کە نووسەرێکی بەناوبانگی وەکو ئیدوار سعید کە ئێستا وەفاتیشی کردو لە 2000ەکان وەفاتی کرد کە بەڕەگەز فەڵەستینیە و بە ئاین مەسیحیە ینی کەسەری کتێبەکانیەکەی ئەو لە هەفتاکانە باسی ئەم ڕیسیزماکە ینی من کتێبەکەی خوێندوێتەوە هەم بە عەرەبیش و بە ئینگلیزیش کە کتێبەکەی بەڕاستی ڕاستەچینێکە نەک بۆ ئێساەوە لە هەفتاکانە ئەو بابەتی نووسیوە کە شۆڕشێکی دروست کردەوە بۆ مەدخەلی فکری ڕۆژهەڵات ناسی با بڵین کە پێمان دەڵێت ئەوەی کێم ئەمان بینی بەوە نەبوو خاڵێکی تر کاک ڕەنج من کە پێم خۆشە ئەوە ناوبێنم ئەوە بوو کە بەڕست باس کرد کە ئەوە بە ئێمان وتووە ئێمە ڕاوێژکارمان بۆ ناردن و ئێوەمان ڕزگا کرد لە داعش بەعکسەوە ئێمە چەند هەزار پێشمەرگەیەکمان بۆتە شەهید لە ڕاستیە شەهیدانی ئێمە بوو داعشی نێژ داعشگات ئەم مەنتیقەیە ینی بە ئێمە لە توانای خۆمان کەم نەکەینەوە بەرامبەر من زۆر بڕام بە قەتوا بەس بۆ ئەوە بوو کە من لاەنە میلیتەریەکەی ئەگەر سێرکەین لە ڕاستیە ئەوەی کە لەسەر ئەرزی واقع کرا بەرامبەر بە داعش ئەو داستانێک بوو کە ئێمە زۆر بە کەمی بینیمانە بە حکمی ینی بە حکمی تیرۆری و بە حکمی باڵێن میدانی توانێت بچێتە ناوچانی بۆی لە تیرۆریزم بپارێزین بەرحاڵ بەڵام پێم وایە نابی ئەمە سەپرایزمی لەمەی کە ڕوەدا ینی دوو جەنگی جیهانی کراوە قوربان هەردوو جەنگە جیهانیەکە شارکەرەکان چیەوەن ینی و هەم قوربانیەکانی شێون ئەوەی کە هەڵگی سێنەر بووە ئەوەی کە کوژێنەرەوە بوو هەر خۆیان بوون لەوانەیە خاڵێکی تر کە من دائما لە زانکۆ لەگەڵ خوێندکارەکانم مناقەشەیەکەین ئەگەر باسی سیستەمی دیموکراسی ئەکرێ یخۆ مافی مرۆڤ لە دوای چلەکانەوە دروست بووە ینی ئەمەی کە باسی هیومن رایتس ئەکرێ کە باس مافی مرۆڤ ئەکرێ ئەمە لە زانکۆ کۆ بەناگی مامۆستاکمان و پرۆفیسۆرێک بوو ئەو کە باسی دیموکراسی ئەکرێ خەڵک وازانەیە یەکسەر مافی مرۆڤ ئەکرێ بەعکسەوە ینی مافی مرۆڤ لە دوای چلەکانە دروستوانی ئەوەندە مودەکەی ئەوەندە درێژخایەن نییە بۆیە ئەم خۆشگوزەرانی ئەوروپیە وای کردووە جوانکاریەکی زۆر مەیکەبێکی جوان بە هیومن رایتس بە هیومانیزم بۆچی چونکە لە ڕاستیە کاک ڕەنج لە فکری مۆدێرنی ئەوروپیەکانە ما بڵین جەنگ بوو بەو لعنەتی کە نابێ ئەو بۆی بڕێنەوە ینی جەنگ بە مەفهومی ئەوەی کوشتن لە یەکتری بۆیە جەنگ قەدەغە کراوە حتى لە کەلتوری سکەندەنەڤیەکانە کە مامۆستا ئیشارەتی پێدا لە کەلتوری سکەندەنەڤیەکانە بەکارهێنانی توندیتیژی لایەنی دەرونی تۆ پیشانەدە کە تۆ کەسێکی دەروون نەخۆشی ئەبێ باڵکو بەعکسەوە بگفتوگۆ تۆ کێشەکانی چارەسپی ینی ئەمە بەستم ئەوە لە ئینتەلێکچوالەکەی یاخود لایەنە فەلسەفیەکەی ئەوروپیەکان ئەوەیە کە ئەوان جەنگیان بڤە کردووە ینی جەنگ قەدەغە کراوە لە فکری سیاسی ئەوانە بۆیە زیاتر تەرکیزیان خستووە سەر هیومن رایتس سەر با بڵێن وێلفێر ستیت دەوڵەتی خۆشگوزەران هەموو ئەم بابەتانە و هیومانیزم هەموو ئەم بابەتانە بەڵام کە دێتە سەربواری ئەوەی کە ئەوروپا ئەکەوێتە بەر شەپۆلێکی پەنابەر و نیویۆرک تایمز بابەتێک بڵاو کراوەتەوە ئەمەی ئۆکرانیا کە ئێسا کراوە شەپۆلی دووهەمی ئەوروپایە باڵی شەپۆلی دووەمە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە چۆنی چونکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە یەکەمی شەپۆلی ئێکس یوگۆسلاڤیا بوو باڵین ئەو یوگۆسلاڤیا کە دابەش کرا شەپۆلێکی زۆری پەنابەر ڕۆیشت و شەپۆلی دووهەم خەڵک وا ئەزانێ 2015 سووری و عێراقیە نەخێر بەعکسەوە وانە شەپۆلی دوم ئەمەیە کە ئێمە نایزانین لە ڕاستیە ئەم ڕقەمانی کە ئێستا ئەمەی خوێنینەوە کە دەرەکەوێت سەری نیویۆرک تایمز و واشنگتن پۆستکەین ڕقەمەکان زۆر لەمە زیاترن زۆر لەمە زیاترن کە ئەڵێ ملیۆنێک ئەڵێ 2 میلیۆن چونکە زۆر لەمە زیاتر چۆتە ناو ئەوروپاوە بەڵکو ئەمانە درێژکراوی هەموو ئەوروپان ناوەستێ باچێتە پۆڵەندا یاخود بچێتە ناو ڕۆمانیا یاخود هەنگاریا بڵاو بێتەوە بەناو هەموو ئەوروپایە بۆیە ئەم شەپۆلی دووهەمە زۆر لە شەپۆلی پەنابەرانی ئەفغانی و عێراقی و سووری ئەمانە فراوانترە ڕسمێگەیە من پێم خۆش ئەو ڕسمە خۆزگە ئێستا لەگەڵما بواە هاوڵاتیەکی دانیمارکیە لەسەر پر دێگوەستاوە کاتێک کە پەنابەرە سووریەکان عێراقی سووری تێکڵاو بنەوەتە میدڵ ئیسن واتە پەنابەر ڕۆژهڵاتیەکان بە زۆرین ئەوانە عێراقین کە ئەڕۆن بێگومان کوردێکی زۆرداری تایە کە ئەڕۆن بەداخۆ تفیان تێەکەن بەڵام ێستا بینی بە لافیدێک نووسراوە وەڵکەم بەخێربێ بۆ ماڵەکانمان ینی ئەمە دەرخەری ئەو ڕیسیزمێ یاخود ئەو دیوە شاراوەیە کە لە ناو ناخی ئەوروپیەکانەیە کە ئەوان لە ڕاستیە لەگەڵ خۆشگوزەرانی ئابووریە لەگەڵ هیومانیزمان لەگەڵ مافەکانی مرۆڤان بەڵام بەعکسی ئەوەشەوە کە تۆ ببیتە با بڵین پەنابەرێک و بەهاکانە بەعکسی ئەوانەوە بێ بۆیە ئەو ڕیسیزمەکەی خۆی بەکاری بەڵام هەزاران ئەفغانیش هەیە کە لە بەروی ئافرەتەکە بەسەری ڕووتەوە هاتۆتە دەرێ لەوێ باوەشی بۆ کراوەتەوە هەزاران مسلمانیش هەیە مەلاین مسلمانیش هەیەش ڕووی نەکردێتە سعودیە لە بۆەوەی کە هەز بە ئارامی و ئاسایش بکە ڕووی کردوێتە کۆبنهاگن
لە نمونەی مامۆستاکە و هەزارانی تر هەزاران کەس هەیە لە بەر زوڵمی بەعز لە هەفتاکانەوە لە سەردەمی شۆڕشەکەی ئەیلول و شۆڕشەکەی بارزانانی نەمرەوە هەتاوەکو شۆڕشی نوێ لە زوڵمی بەعز ڕویان کردوتە ئەوروپا و باوەشیان بۆ کراوەتەوە یعنی ئەم مامەڵە ئینتیقائیە لەگەڵ کۆمەڵە ئاکت و سایکۆلۆجێتی کۆمەڵە ئەوروپیا نوعێ لە غەدرکردن نییە لە مێژووی کەڵەگەت و کللتوری قوڵی خۆراوە پێم وایە بەعکسەوە جایتمە گەرەوە بۆ ئەدوار سعید ئەوژەبێ بەداخۆ ڕۆشن بیر یاخود ئەوەی کە پێوترێ طبقەی نخبەی سیاسی لە وڵاتی ناوەڕاستە هەمیشە بە دیوە جوانەکە ئەوروپایشکان وبانێتەوە ینی بەداخەوە ئەمە هەڵەیەکی مێژووی بە سەرمانە تێپەڕیوە ینی کتێبەکە ئیدوار سعید کە بنەمایەکە بۆ مەدخەلی فکری سیاسی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە گەسیریکین ئەوەیە کە ئەوروپا ئەو ئەوروپایە نییە وا سێرەکرێ با بڵین بە تایبەتی و کە لە ئەمریکایە ژیاوە ئەو فکرە با بڵێن هیومانیزمە نییە بەڵکو ئەمە پەیوەندی بەچیەوە پەیوەندی بە بازاری کاری ئەوە هەیە پەیوەندی بەوە ئەنجڵا مێرکل کە ئێستا نەماوە لە کاتێکە کە هەزارها پەنابەری سووری وەرەگرێ پەیوەندی بەوەیە کە هەزارها کاری پێویستە دەستی کاری پێویستە بەڵام کە کاتێکە بازاری کاری تەواوە بێ بۆیە چی لەمان لە وڵاتەکەی خۆیان کاری ژنیە و زۆر جار بەهانەشەیە نەواڵە نەوانە لە بەلاژ ڕۆیشتون بۆ ئەوێ بەس نییە مێرکەڵ کاریان بۆ پەیداکە پێدوانی ئەمە ممارەسەکردنی مافێکە بۆ بەڵێ مەدرسەکردنی ماف نییە ئەمە دابینکردنی ڕاستە کار بەس بەڵام کار کەم نییە ڕاست ئەمە مەدرسێکی سوودگەر من ئەو کاتە ئیشم بە تۆی کە کارم بۆ کەیش کارم بۆ نەکەیشم پێ نییە ئەمە مەدرسێکی سوودگەرایە کەوان ئیشی لەسەرەکەن ینی مرۆڤ ئەگەر کاریشە پێ بکەن و موچە شوێنێنە کامیان کام دوو کەڵچەرە کام دوو کولتورە بێگومان ئەم پرسیارانە بۆ جۆرە نییە کە بڵێن ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی کاریش بکەن و موچەوە نەگرین نا کە خەڵی لێرە ڕاکە خاڵێکی تر هەیە ڕۆشت بەجێشتنی وڵاتی خۆت مافێکی ئینسانیان ئێمە شتێک نییە کە تۆ وەڵام من بۆم گرنگە تۆزە لۆجیکی تۆ مامۆستا بخەمە بەردەم پرسیار ئەرگۆمنتەکەتان پێتان وانە بەرامبەر بە دەستکەوتەکانی خۆرئاوا ئەم تەحلیلانەی ئەوە تۆزە ڕووکەشگەرایە بۆ کولتوری خۆراوە من ئێستا مەسەلەن تۆ باسی ئیدوار سعید زوو ئەرگۆمنتەکانی ئەو بۆ نمونە بۆ منێنیتەوە ئیدوار سعید بەرهەمی کام مەدرسە کوڕی کام کتێبانە مەسەلەن هەڵکەوت عەبدوڵڵا ڕەهەندیەکان بەرهەمی کام کتێبانن بەرهەمی کام ئەرگۆمنتانن ڕاستە کاگەڕەنجیان منش خۆم تەمەێکی زۆر لە ئەوروپا بەسەر بردووە ینی لەسەر جستەی خۆم ڕێسیزمم تاقی کردوێتەوە نەگەر لەناو بازاری کارە من لەناو بازاری ئەکادیمیە تاقیم کردوێتەوە ینی ئەوە لەوە چێ ساختر بۆ قورسەر بێت بەڵام ئەوەی کە باز ئەکرێت لە ئەوروپیەکانە ینی ئەوروپیەکان بەتایبەتی ماڵی مەدرسەی فەلسەفی ئەوروپیەکان ئیشی لەسەر ئەوە کردووە کە ئەوروپای کۆن ئەوروپای نەیزیزم ئەوروپای فاسیزم کۆتایی پێبێنێ دیوێکی تری پێبا دیوێکی لیبرالی پێبا دیوێکی پێبا کە بریتی بێ لە هیومانیزم ئەم دیوە هیومانیزمە توانیوتی بە میدیایەکی بەهێز توانیوتی بە ئابوووریکی بەهێز توانیوتی بە سەربازێکی بەهێز هەرمی بکرێتەوە کۆنتڕۆلی کردو بەڕاست قسێکی تۆر بگرم و کاگاری هاتۆتەوە بزانم بۆ چوونی جیاوازی هەیە لەگەڵ بۆ چوونەکانی جەنابی کاک دکتۆر ڕێبوار کاک ڕەنج ینی من بۆ خۆم لە قسەکانی سەرەتایە بڵێن لایەنە پۆزتیڤەکانی ئەوروپام نەسڕێەوە لەبەرەوەی دەرفەتی قسەکردنەکە بەو شێوازە بوو ینی ئەوروپا توانیوێتی خزمەتێکی زۆر گەورە بە مرۆڤایەتی بکە و من بۆ خۆم لە وڵاتێکی وەکو دانیمارک کە تۆ وەریەگری ئەگەر بێت و بۆ نمونە 50 حاڵەت بە بەرجەستە بە تەلەڤیزیۆن ببینی کە لە دژی بێگانەیە بەڵام لە ناو سیستەمی خودی دانیمارکدا بۆ نمونە بە هەزارەها بێگانەی وڵاتانی جۆر بە جۆر لەوێ وەرگیراون دوای 5 ساڵ پۆلیسی پاراستنی پەنابەر بێ بەبێ ئەوەی ڕۆژنامە ئەوە ڕوونکەمەوە دەرفەتی یەکەم دەرفەتی پەنابەریەتیان پێدراوە پاژەوەی زمان فێربوون و ئیشیان کردووە دوایەوە جنسیان وەرگرتووە لەنا ئەو وڵاتانەیە تیانە هەیە بۆتە پۆلیس بۆتە ئەندامی کۆمۆن یان ئەوەی بەلەدیات بۆتە ئەندامی پەرلەمان ئەمانە هەمووی هەیە ئینسان ئەگەر سەیری دیار دەکە بکە نابێت لە بەرهەندێ حاڵەت کە ڕووی داوە تۆ ینی ئەم حاڵەتی ڕێسزمەی کە ئێستا ئێمە لە هەندێ لە ئاکتەرەکانی ئەوروپایە دەیبینین جا سیاسی بێ یاخو ڕۆژنامەگەری ئێمە زەر بێ بەسەر ئەوروپایە بێنین دەشێ ئێمە تێبینیمان محافظی لەندەن پاکستانیە بڵێ نازانم ئێستا حالیان هەر ئەو محافظیان نا بەڵام ئێمە لە سلەیمانی مناقەشەی ئەوەمانە بێ محافظەکەمان پیور ئەسڵ خەڵکی سلەیمانی بێ لە هەولێر مناقەشەیەوەمانە ئەبێ ئەسڵ هەولێری بێ
دیسکریمنیشن و عنصریەت لە ناو ئەوروپیا هەیە لە ناو ئێمە زیاترە ئێمە لە ناو ئێمەیە ئەوەی کە پێی دەوترێت دیسکریمنیشنی ناوچەگەرێتی زۆر حزبی سیاسی هەبوو ئەیوت مەسەلەن یەکێتی بۆیە دەنگ ناهێنێ لەبەرەی چەندین ئەندامی مەکتەبی سیاسیە خەڵکی شارەکە نییە ئەمە تێڕوانینێکی چاوتە تێڕوانینێکی چاوتە بەس کاگڕنجمانی من ویستم لە ئەنجامی ئەو مناقەشانی دواتر ڕۆدا تایتڵی بەرنمەکەمان نیگەرانی و با بڵێن ترسێکی ئاوارەکانمان لەوێ هەیە پێم باشە بەشێ لە بەرنمەکە بدەینە ئەوە یەکەم جار داتام خستە ڕوو هەموویم خستە ڕوو بەڵام بەعکسەوە ئێمە جەوهری بەرنمەکەمان لەسەر دەبڵ مۆراڵی مامەڵەکردنیش ئەوە زۆر گرنگ بوو یانەوە باس بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێم ئێمە لە کۆتایی بەرنامە جۆرە من ئەزانم تۆ لە هەندێ مەحەتەیە بۆی غەدرت لێ نەکەم بۆیە ئەو پرسیارە دژار کۆمنتانی خۆتت لێکەم من ئەزانم تۆ یعنی هەردووکتان گەشتیەکانی خۆر ئاواش ئەبینن بەس ڕەشیەکان نابێنن بۆیە ئەو پرسیارە کەمەمە پێش بەرنمەکە ئەو بۆ چوونەشە دووەر بگرم وانە بێگومان کاکە ڕەنجە بێ ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ کەوا بەشێ لەو مامەڵەکردنی خۆراوە بەرامبەر بە بێگانەکان دەگەڕێتەوە بۆ خودی بێگانەکان کە هاتوونەتە ئەو وڵاتانە من لەوێ کارم کردو لەگەڵ بێگانە لەگەڵ دانیمارکی ئەمە کە نمونەی دانیمار دەتوانانی تعمیمیکەی بۆ هەموو ئەوروپا ئێمە خەڵکانێکی زۆرمان لەوێ ڕوومان کردوتە زۆر مەسائلی ناقانونی ئیشی ڕەش ساختەکردن فێڵکردن تەعداکردن بەدەیان شتمان کردووە کە بۆتە مایەی ئەوەی لەناو ئەو وڵاتانەیە جگە لە تیرۆریزم هەندێک هەڵوێست هەبێ بەرامبەر بە ڕەفتار و هەڵسوکەوتەکانمان ئێمە نابێ بە تاقی تەنیا ئەوروپا لەم وەزعەدا بەرپرسیارکەین ئەبێ پەنجەیەکیش بۆ خۆمان ڕاکێشین ئەوانەی کە چوونەتە ئەوروپا چەند توانیویانە بەهاکانی ئەوێ یا ئەگەر بەهاژ نەبێ یاساکانی ئەو وڵاتانە بپارێزن و بەپێی ئەوە هەڵسوکەوتکەن لەناو کۆمەڵ دەستخۆشکاکە ئاری بەپێی قسەکانی کاک دکتۆر ڕێبوار بابکەی بەشێکی زۆری شیکاریەکەت بە ئاڕاستەی هاندانی خەڵکی ئەم وڵاتەیە بۆ کۆچ و زۆرێک لە داتا و ژمارەکانی بە تایبەت ڕێکخراوەکەی ئێوە ناڕاستن اینجا تۆ لێرە نەبووی لە ڕووی ئەخلاقی پیشەیەوە لەبەری خۆم خواحافیزیم لێ کردبووی بە لاسەنگەم زانی ئەگەر وەرت نەگرمەوە قسەت چییە؟ وڵە زۆر سپاس کاگڕۆنج دیارە من ئێوارە لەگە کاسۆ لەگەڵ جەنابەت قسەم کرد من لە دەرەوەی شارم بەڕاستی ئاگام لە قسەکانی نەبوو سەبارەت بە داتا و ئامارەکان نەخێڵێ داتا و ئامارەکانتان تەحەداکات 200,000 بێ یا بڵێ 100,000 ئەبێ بڵێ 10,000 و قسەکانت بە ئاراستەی هاندانی کۆچە و نادیدەگرتنی هەموو ئەو جۆدانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت ئەم باسی پەرلەمان و لیژنە تایبەتمەندەکەی خۆیانی کرد کە ئەوان زۆر سەردانی کۆنسوڵخانەکانیان کردووە مخاتەبەی حکوومەتەکانیان کردووە و دەستەوەستان دانەنیشتون ئەدای کاری ئەخلاقیانە و بەرپرسیارەتی میهەنیانە و نەتەوەییانە و نیشتیمانیانەی خۆیانیان کردووە لە کەیسی پەنابەراندا و ئەو هەموو هۆکارە لابەلایەش نادیدە ناگرن کە هەندێک گەنج نیگەرانەکە هەندێکی هەلومەرجی خودی و ناوخۆی و زاتیە هەندێکی هەلومەرجی بابەتیە و کۆچ دیاردێکی جیهانیە ئێستا لە چاینە و شەنگەهایەوە خەڵک کۆچەکە بۆ ئەمریکا بە قاچاق لە سویدەوە گەنجەکانە ڕۆن بۆ ئەمریکا بەڵێ بەڵە بە دڵنیایەوە کاک ڕەنج من لە سەرەتا ئاماژەم پێدا کە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک کۆچکردن هۆکارەکانی ئەگۆڕێ و سەبارەت بە ئامار و داتاکان ئەوە ئامار و داتا بەس تەنها ئێمە بڵاوی ناکەینەوە UNHCR بڵاوی کاتەوە لەسەر ئاستی هەموو جیهان و بەدەر لەوە سەبارەت بە قوربانەکان من لە ئاخیرا فریای قسەکانی کەوتمەوە بەڕێزە باسی لە کۆمەڵە کار و چالاکی کرد کە کردویانە حکوومەتی هەرێم کردێتی یا سەفارەت و کونسوڵگەرەکان وڵاتانی بیانی گوێ لە ئێمە ناگرێت من بەداخەوە سەربارێکەوە بەڕێزە وایە دەستخۆشی و پێزانینی هەبوایە و ئەو حکوومەتەکەشی پێزانینی هەبوایە بە دەرگای لوتکە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئێمە بەدەر لەوەی کە جەستەی ساردەوە بوور ساردەوە سڕی سەدان گەنجی ئەم وڵاتە کە لە دەست نەهامەتی و قەیران و نالەباری ئەم وڵاتەوە بە ئاعترافی ئێمە نا بە ئاعترافی سەرجەم هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردوون لە ڕێگەی کۆچی نایاساییە
بوون بە قوربانی تەرمەکانیمان گەڕانەوە لەسەر جەم ڕووداوە نەخوازراوەکان ئەم ڕێکخراوە و نوێنەرەکانی بوونیان هەبووە و بابێ فەرمێ خۆی و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە با ئامار و داتاکان بخاتە ڕوو و بەڵگەنامەی کەسەکان بخاتە ڕوو لە ماوەی ساڵانی ڕابردوو چەند کەس بێسەروسیانە لەکوێ ئیشی لەسەر کراوە چۆن تەرمەکان گەڕاندراوەتەوە هەر بۆ زانیاری جەنابتان و بینەران من پێم خۆش نەبوو بکۆمە ئەم بابەتانە کە لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە دانیشتە بووم و دام نابوو کە ئەوان لێگەڕێن هاوکاری کاراسانی خۆمان بۆ حکومتمان کردووە و خۆمان ئەو کۆمپانیانەی کە جێبەجێکارن بۆ گەڕانەوەی تەرمی ئەو قوربانیانی کە لەم دووسە ڕووداوەی دوایە ڕووی داوە هەم لە نۆکەندی ئینگلیز و هاوکات لە یۆنان خۆمان کۆمپانیەکانمان بە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ناسانوە و تەرمەکانیشمان گەڕانەوەتەوە لە هەمان کاتا تەنها ئەوەی کە حکوومەت هێرمی کوردستان کردبێتی تەنها تێکفی گەڕانەوەی تەرمەکان بووە سەرجەم کاروبارە یاسایەکان لەنەران ئەم دەستگای لوتکە جێبەجێ کردووە و سەردانی دەسوکاری وە شتێکی تریش هەیە بە پێی قسەی کاک ڕێبوار کاک دکتۆر ڕێبوار ئێوە فۆبیایەک دروست دەکەن لای ئەو کوردانەی کە داوای مافی پەناهەندەییان کردووە ئەو هەڕەشە زۆر تند و قاسییان لەسەر نییە ئەمە خۆتە زانی خەبەرێکی لەم جۆرە ئەگەر فاکت نەبێ گوناحە بدرێ بەگوێ ئەوانە کە ڕەنگە کۆمەڵی ئومێدیان هەڵچنی بێ بۆ ژیانی ئایندەی خۆیان وانە کاک ڕەنجت ببوورە ئێمە ڕاستیەڵێن وەکو چۆن لە سەرەتای دەستپێکردنی ئەم کۆچە بە لێشاوە ئێمە بە شێوەی فەرمی وەزارەتی خارجی و هاوکات وەزارەتی کۆچ و کۆچبەران لێمان ئاگادار کردوتەوە لەوەی کە کۆچێکی بە لێشاو لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی لەسەر ئاتی عراق ڕوو لە وڵاتی بیلاڕوسیادا ئێمە لە سەرجەم کۆچە بە لێشاوەکان لە ماوەی ساڵانی ڕابردووە لیژنە پەیوەندیدارەکانمان لەسەر ئاتی ناوخۆ و لەسەر ئاتی دەرەوەی وڵات سەفارەت و قونسوڵگەرەکان کە ئاڵێ ئەوان نازانم لەگەڵیانە دانانیشتن یان نایان ناسن با سێرێکی ئەرشیفی ئێمە بکات بزانە کێ لە سەفیر و لە قونسوڵگەرەکان کە سەردانی ئێمان کردەوە ئێمە دانیشتمان لەگەڵ کێنەکان بووە ئێمە خۆمانمان بە بەشێک لە حکوومەت زانیوە و بە خۆبەخشی سەدان گەنج لەم ڕێکخراوە کارەکە سەرداریەوەی کە بێن دەستخۆش و پێزانینیان هەبێ بەڵام ئەوان ئەو بۆ گەڕانەوەی تەرمەکان دەیان $1000 بە فیڕۆ ئەدەن بۆ ناردنی لیژنەیەک بۆ یۆنان کە لە کاتێکە ئەم ڕێکخراوە بەداخەوە ئێڵم دەستخۆش کردووە لەگەڵەوانە ئەتوانێت بە یەک یەک ئیمێڵی شتەکان جێبەجێکە و بیان گەڕێنێتەوە سپاس با بچمە لای دکتۆر لە کۆتی لە کۆیی ئینجا کۆتاییلاموتان وەرەگرم کاک دەهاڵ حتمما دەرفەتە دەدەم وەڵامی ئەم ناڕاستیانە بۆ چوونی جیاوازێ قابلە غەدرت لێ بکەم ئەساسی بۆ بە ئەرگومنت بۆ دەسەلمێنم یەک دقیقا کاتە دەدەمێ باش یەک دقیقا فەرموو یەک دقیقا دەرفەتە دەدەمێ با زۆریش لە تەوەری بەرنامەکە لا نەدەین من ئەو قسانم پێ خۆش بووکە ئێوە بە بەرپرسیارەتی خۆتان هەستاون وەکو لیژنەکەتان هەر ئەوەشتان لە چاوەڕێەکرێ دکتۆر تیلەکۆتی لە کۆیی وەکو هاونیشتیمانێکی کورد کە لە ئۆکرانیا و ئاوارەی ئەڵمانیا بووی لەگەڵم ماویتەوە وەنیا ئەگەر ئەم شەڕە نەبووە نەک 1.5 ملیۆن و چاوەڕوانی بۆ 6 ملیۆن قەت ئەگەر ئەم شەڕە گەورەیە نەبووە قەت هەلومەرجی ئۆکرانیا وای لە ئۆکرانیەکانە کرد 500 کەسیش بەیەکەوە بچن سواڵی پەناهەندەیی بکەن لە ئەڵمانیا و لە بەریتانیا وەریان نەگرن بڵێن ئەپلیکیشن پڕ بکەرەوە پێم وایە ناوەڵا لەبەرەوە خۆم سەروی 10 ساڵە لە وڵاتی لە وڵاتی ئۆکرانیا ببوورێژیم ژیانێکی زۆر باشمان هەبووە و ئیشیشمان هەبووە وڵامەکانی ئۆکرانیەکان بڵێن پێم وایە ئەوەی لەگەڵی ئەفغانی بکرێت یان ئەوەی لەگەڵ سوورەکان ئەکرێیان ئەوەی لەگەڵ وڵاتەکانی ترەگە لەگەڵ ئۆکرانی بکرێت پێم وایە هەمووی ئەگەڕێتە بۆ وڵاتی خۆیش کەسێک مافی پەنابرێتی وڵاتی نایێت لەبەر ئەوەیە حکوومەتی ئەڵمانیا ئۆکرانیا قەت ئامادەیە وەکو کورد مەسەلەن ئەو هۆکارانەی کە وا لە کوردەکان نیشتیمانەکەی بەجێ بهێڵێ قەت ئۆکرانیەکان هەستە کردووە هۆکارگەلی لەمانەی ئێمە هەبێ ئەوەی ڕاستبێ لە ئۆکرانیش هەیە ئۆکرانیش هەیە پێش ئەم مۆزعە ئەچووە بۆ ئەوروپا لە ئەوروپا ئیشی کردو بڵام گەڕاوەتەوە بۆ وڵاتەکەی خۆی
هەر کۆچ هەر هەبوو و هەر ئەژبێت بەڵامەکو بۆ ئەو ژمارە زۆری کە ئیسە هەیە نەبووە لە ساڵی 2014 بەراوردەکەم ئەزانم لە هەندێک شتا لێک کە چین بە یەکیشەوە تقریبان سەر بەخۆیمان وەرگرتووە ئەوانیش لە 92 بوو باشە من ئەزانم ئێمە تورکیا غەدری لێ کردوین سەردەمانێک بوو نازانم 98 بوو 99 بوو بەرنمەیەکم کرد بیرم دێ ئەو زمانە تورکیا نەیە هێڵا فلتەرێک بهێنین پێیانەوت مڕەسیبە بیخێنە سەر مەعمەلی چیمەنتۆکە بۆ ئەوەی کە ئابووریمان وێران ببێ ئێران دەستی خست بۆ بینەقاقامان تورکیا دەستی خست بۆ بینەقاقامان دیارە بە سیاسەتی عاقڵانە توانرا ئەو غەزەبەی تورکیا بڕەوێنرێتەوە اینجا هەر کەس ئەندازیارەکەی بوو لەو لایەنەوە دەستی خۆش بێ من تەقدیری ئەوەکەم لەگەڵ ئێرانیش بە هەمان شێوە من ئەزانم بەراوردەکە ڕەنگە زۆر دەقیق نەبێ بەڵام بەیەکەوە ئازاد بووین خاڵی تۆکو کوردێک کە بزنسمانی لێرەش و لەوێش خاڵی هاوشێوە و خاڵی و جداوازیمان لەگەڵ ئۆکراینە چییە؟ ئەوەی ڕاستی بێ لێرە ئەتوانم بڵێ لە ڕووی بانکیەوە لە ڕووی حکوومەتیەوە لە هەموو ڕوویەکان و زۆر هاوکاری بزنسمان و شتکراوە ئاسانکاری زۆرەکرێ و لەلایەنی بڵێ لەلایەنی ئەمنیەکەی شووە هەر زۆر باشترە لەلایەنی ببورە ئەتوانین بڵێ لە هەموو لایەکەوە ئۆکرانیا سەمینەسازی کردووە بۆ ئیش بۆ کەسابەت بۆ بزنس لێرە زەریبە زۆر لە وڵاتەکانی تر کەمترە لێرە هەموو شتێک بەردەستە ئاسانکاری هەیە لەلایەن بانکەکان وەکو بانقی پریڤات بانقی حکومی بڵێنیان ئۆتێبێ بانقی حکومی هەموو بزنسمانێک یەک مەنیجەری بۆ دائەنرێت لە وڵاتەکەی خۆمانەکە تۆ بزنسێ بکە بێ 4 ڕۆژ بەس لەسرەبی هەتەی مەجالیەت بچیت معاملەی لە دایرەیە بکەیت ئەگەر بەست هەبێ ئەگەڕێیتەوە بۆ ئۆکراینە یا لە ئەڵمانیا دەمێنیەوە وەکو کوردە وەزع باش بێ ئەگەڕێمەوە بۆ ئۆکراینە ئینشاءڵڵا زۆر باشە زۆر سوپاس کە لەگەڵم بووی دوا قسەی جەنابی دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لە پەرلەمانی کوردستان هەروە ئەگەر لەسەر تەوەرە بنەڕەتیەکەش قسەت هەبێ لەسەر دیسکریمینیشن ڕەگەزپەرستی و دەبڵ مۆراڵی پێڵەن کاکتۆر دەبڵ مۆراڵی دەبڵ پێوانەی لە مامەڵەکردنا کاک دکتۆر ڕێبوار کاک ڕەنجگیان خوێنەوار دڵنیام لەسەرەوەش شیکاری خۆتتەیە زۆر سپاس وەڵام من دیارە حەز ناکەم ئاسی گفتوگۆکان دابەزێ بۆ ئاستە و من ڕاستیەکە ڕەنگە ئەو کاتەشمان نەبێ گوێ لە قسەی بێ بنەما بگرین بەڵام من ناچارم لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتێکی لەسەر شانی ئێمە وەسا بازارە خەڵک بینەری ئێمەیە بێ هەندێک ڕوونکردنەوە بدەین ڕاستیەکەی ئەو ڕێکخراوە سەر بەلایەنێکی سیاسی جاری وە هەبووە بۆ لێدان لە حکوومەت هەندێ زانیاری و هەندێک ئەرگومنتی ناڕاستی خستۆتە ڕوو اینجا کەس هەبووە یاری پەرلەمانتار بووە لەو مینبەرەی ئێوە بۆ ئەوەی کە خەڵک هامدا جۆرێک لە ئەوە نییە خۆ بە دەرخستن لە تۆڕە کۆمەڵاتیەکانە خەڵکی هانداوە بچێتە بیلاڕوسە تووشی مەرگەسات بێت لە کاتێکدا کە سوکاری ئەو خەڵکە پەیوەندیان پێوەکردن و توانە ئێوەکو پەرلەمانتار و لیژنەی تایبەتمەند پێویست بۆ ڕێگریان لێ بکەن نەچەند تووشی و مەرگەساتە بن ئەو لاوانەی مەکەچیەوە هانیان نەدەن ئەو بەرپرسیارەتێکی ئێستا ئێمە بێ وەکو خۆی قسەی لەسەر بکەین بابەتەکە اینجا حقایقەکان بخەینە ڕوو من نازانم یعنی ئەم ڕێکخراوە ئایا دەسەڵاتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانی لایە تەفویزی حکوومەتی هەرێمی کوردستانی لایە فەرمانگەی پەیوەندەکان بچێ لەگەڵ سەفیر و بچێ لەگەڵ حکوومەتی یۆنان گفتوگۆ بکەوە تەرمەکان بێنێتەوە اینجا ئەو کاتە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن تێچووی هێنانەوەی تەرمەکان بخاتە ئەستۆ من نازانم کامەی حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی فەرمی هەیەیان ئەم ڕێکخرا ئەمە وا دەرەخا کە ئەم ڕێکخراوە گەورەترە لە حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترە لە پەرلەمان و دەسەڵاتێکی ئەوەندە زۆر و زەوند و فەرمی هەیە کە ئەم وڵاتانە جۆی بۆ ڕاگرن و با بڵێن داواکاریەکانی بۆ جێبەجێەکە جاگەر وایە نە پێویستمان بە پەرلەمانە نە حکوومەت لەسەر ئەو کەیسە بە تەحدیدی کەیسی کۆچبەران وە لە لایەکی ترەوە کاگرنج ڕاستی من کەمێک ڕەخنەشم هەیە لەسەر ئەو قسانەی بەڕێزت کە باس لەوە کرد کە
وا وێ ناکرێت لە قسەکانی بەڕێزت کە لە کوردستانە هیچ بنەماکانی ژیانی تێدانیە بۆیە و خەڵکی ئێمە ڕوو لە هاندەرانەکەوە سەر هەڵەگرێ من ئەگەر پرسیار بەو شێوەیە بکەم ئەگەر وایە لە هەرێمی کوردستان هیچ بنەمای ژیانی تیانە مامەسا بە ئارەزووی خۆ وەکو پەروانە تۆمەت بەسەر هەمومانادا بەشەکەی ئەم حاڵەتە بۆ نمونە ئێستا ئەگەر پرسیارێک جەنابەت بینێریت سەیریکە ئەگەر جەنابێت داوای ڕوونکردنەوە بکەی لەسەر کەیسێ لە کۆنگرسی ئەمریکا جوابت دەدەنەوە لەبەرەوە ئەتیادیە هاونیشتیمانیەکیش لەگەڵ کۆنگرسی ئەمریکا شاپەیوەندی بگۆڕێتەوە ڕێکخراوێکیش ئەتیادیە ئەمە دووەم سێمیش مامەسا مەسەلەن تعبیری ئەو مینبەرەی ئێوە مینبەرەی ئێمە نیە هی هەمووتانە بەرنامەی هەڵبژاردن هەمووتان هەر خۆم پێشکەشم کردووە لەوانەیە زۆریشتان مەسلەن ئەم بەرنمەیە و ڕوودا و فەزلی هەبێت لەسەر پارتیەکان لەسەر یەکێتیەکان لەسەر گۆڕانەکان و کوردستان بەوە جوانە کە قەناتێکە بێ هەمووان ڕەنگی هەمووان بێت دەنگی هەمووان بێ دڵنیا بە لەوەی ئەگەر تۆ دەعەممان نەکەی کەواتە تۆ شەرعێتە دەی بە کۆچ ڕەخنەگرتن هەزاران جار وتومە خۆشەویستیە بۆ نیشتیمان وەصفی بێ بنەما زیاندانە ئەگەر پارتیەک مبالغە بکە لە وەصفی پارتیا بەڵام بنەمای واقعی نەبێ بینەران بڕوای پێناکەن ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کادرەکانی وەصفی بێ بنەمای حیزبەکان بکەن بەڵام ڕەخنەی بنیادنەر نەگرن لە دروستکردنی گۆڕانەکان بە هەمان شێوە نیشتیمان بەمە دروستە بێ ئەم منبەرەهی هەمووانە نیشتیمانیشی هەمووانە بۆیە بەسەراحەتی تۆ بەهی خۆمەزانفت بدەیت بۆیە پرسیارەدا ڕاستە ئەی من نەوێرم پرسیار لە تۆ بکەم طبعاً ئەو کاتە چی ئیتر بێگومان مامۆستارنج ئەگەر دەرفەت دێ قسەکان تەواو بکەم زۆر سپاس بەو تەرحیکات بوو ئەو سەرنجە من مەبەسم کاڵێم منبەری ئەوە مەبەسم ڕووداوە ڕووداویش کەناڵێک ئەممان ڕێزی لێگەن ڕاستەکەی کەناڵێکی پرۆفشنەڵە من زۆر جار بەڵێ بەڵێ بێگومانی هەموو خەڵکی کوردستانە من هەری من نییە وەکو پەرلەمانتارێکی پارتی هەموو خەڵکی کوردستانە ئەو وەکو ینی حەقیقەتێک بۆ ئەدای ڕوودا و من مەبەستم ئەوەیە کاگرنج قسەکانی جەنەبت ئاوای لێ خوێندرایەوە من پرسیارەکە بۆ شێوەیەکەم ئەگەر کوردستان بنەماکانی ژیانی تیانە بێ ئەو من وابیر ناکەمەوە بەڵێ باش خەڵک ئەزانێت لە مناڵیەوە بەسەر دار و بەردیە وڵاتە شعرە نووسم و ئەگریم شعرم بۆ حیزبەکەی تۆ سەرکردەکانی تۆش نووسیوە بۆ یەکێتیشم نووسیوە لە حاڵەتی پێویستە بەڵام ڕەخنەشم کاگرن سەرکردەکانی من سەرکردەکانی گەلی کووردە چۆن ئەوە باسی ئەو منبەڕی ڕووداوت کرد سەرکردەکانی من سەرکردەکانی گەلی کووردە کاگرن من مەبەستم ئەزانی چییە من مەبەستم ئەوەیە ئەگەر وایە حیزبەکانی هەموو بەڵێ ئەگەر کوردستان ئەو شوێنە نەبێت ببێتە پەناگەی ئارام بۆ خەڵکی کوردستان ئەی چۆن ملیۆنێک و 700,000 خەڵک لە سووریا و لە ناوەڕاستی عێراقا ڕوو لە هەرێمی کوردستانەکە لە کاتێکدا ئەمان ئەیانتوانێت ڕوو لە تورکیا بکەن ڕوو لە ئێرانە بکەن ڕوو لە وڵاتانی دەوروبەرکەن کەچی هاتن ڕویان لە هەرێمی کوردستان کرد ئێستاش بە شێوەیەکی ئەو پەڕی سەربەرزیەوە ژیان بەسەرە بن اینجا یەکێ لە میوانە بەڕێزەکانیش باسی کرد خۆ ئەم وڵاتانە کاتێک کە مستەشاریان نرد بۆ ئەوی کە فێری فنونی جەنگمانکەن ئێمە خۆ دەزانی پێشمەرگە هەر لە دێر زمانە فنونی جەنگی لابووە و ئەوەشی کە سەرکەوتنەکان بەدەست هاتەوە فەزلی سەرەکی بۆ هێزی پێشمەرگای کوردستان بووە نەک بۆ ئەم بەڵام لەگەڵەوەشدا ئەمانە نابێ نادی دەبگرێ لەبەرەوە ئەم هێزانە بە بەردەوام لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەسەر هەلن بۆەوەی کە لە چوارچەوەی پرۆژەیەکە هێزەکانی 1970 بگرێتەوە اینجا ئەو ڕەخنانەی کە جەنابیش دەگرێت ڕەخنەکان جێی ڕێز و تەقدیرن بەڵێ لەگەڵەوەشدا ئەبێ هەردوو دیوەکە ببینین دیوی باش و پۆزتیفی هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوە دیوی خراپیش دیوە خراپەکان ئەبێ لە بەرمەبنای پێشنیار و ئەو ڕەخنانەی کە جەنابەت هەتە چاکی کەینەوە کاک ڕەنجگیان من لە دەستپێکی قسەکانیشم باسم لەوە کرد کە ڕاستیەکەی ئەو ڕیسیزمەی کە لە ئەوڕۆپا هەیە یەکە لە میوانە بەڕێزەکانیش باسی کرد ئەوە هەر بۆ ئەوە لە ئێستاە ئەوە نییە کە تازە دەرکەوێت بەڵکو ئەوە گەڕێتەوە بۆ ساڵان دەمێک لە ساڵانی لەمەوبەرکە ئەمە وا لێ خوێندرێتەوە کە ئەمان لەگەڵ بنەماکانی مرۆ و بنەماکانی مافی مرۆڤ تەبانین یان قسەکان و کردارەکانیان لەگەڵ یا یەکی ناگرێتەوە چونکە ئەگەر کۆچبەری کورد بێ یا ئۆکرانی بێ یان بەنگلادیشێ بێ یان ئەفغانستی بێ ئەبێ هەموو وەکو یەک حقوقی قانونی بۆ دەستە بەربکرێ نابێت لەسەر ئەوەی کە ڕەگەزی ئەمە کووردە ڕەگەزی ئەمەیان ڕۆژهەڵاتی ناوینە ئەمەشیان ئۆڕۆپیە تەعاملی لەگەڵ بکرێت دێمەوە سەر ئەوەی کە کۆچبەرانی ئێمە بۆیە وتم چارە نووسیان دیار بوو کاگ ڕزگیان لەبەر ئەوەی هەر پێش ئەوەی کە ئەحداسەکانی ئۆکرانیا دروست بێ ئەمان نیان شاردە وتیانە ئەبێ ئەم کۆچبەرانە نەڕێگەیان پێدەین لە بیلاڕوسیەوە بێنە
ئۆڕۆپا خاچی ئۆڕۆپا بە تایبەتی ئەڵمانیا و شوێنانە و ئەوەشی کە هاتووە چارەنووسی تاکو ئێستا نادیارە ئەمانەی کە هەیە کاگرنج بێ بۆیە منەڵێم ئامارەکان ئەبێ ورد بێ ناکرێ کوردی باشووری کوردستان لە ڕووی کەیسەکەیەوە هاوشێوەی کەیسی کوردی ڕۆژئاوا بە یەک ئامار بیخێڕ لەبەرەوەی ئەمە هەڵەیە کاگرنج ئەگەر ئێمە پێمان وابێ ئەوەی کە کورد بێ بۆ هەرێمی کوردستان ئامارەکان لەسەر بنەمای کوردبوون بخێڕوو نەخێر ئامانەکان لەسەر ئەوەی شوناسی ئەم کۆچبەرە کە سەر بە چ بەشێکی کوردستانە بێ بخڕێت زۆر سپاس یەکی دەستخۆش یەکی چەند ینی کەمتر لە خولەکێک دەتوانم کاکێ دکتۆرگیان چاوت ماچەکەم دەساز بوو لە ڕاستیە کاکە ڕەنجەوەی کە گرنگە ئێمە ئێستا قسەی لەسەرکەین کۆمەڵی ئاوارەمان هەیە لەو وڵاتانە کەوتونەتە ژێر هەڕەشەی ناردنەوە بەر لە ڕووداوی ئۆکرانیا و ئێستا لە دوای ڕووداوی ئۆکرانیا ئەو ترسە زیاتر بووە لە هەرێمی کوردستانیش دەرفەتی گەڕانەوەی ئەو کەسانە بە حکمیەوەی ئەوە هەڵی بژاردووە و هەرێم بە قبولی زۆرم لێگەڕانەوەیان ناکە بەڵام ئەوان ئێستا لە نێوان دوو دنیادان ئەگەر بەم شێوازە بەردەوام بن هەم باری دەرونیان هەم باری کۆمەڵایەتیان و لە هەموو ڕوویەکی ترەوە وێران دەبن ئایا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چی دەکەن بۆ ئەوەی ئەو پەنابەرانە لەو نێوەندەدا ڕزگار بکەن لەبەرەی کاتم کەم مایتێبا خیتامەکەی میسک بێ و جەنابەت بە کورتی بفەرمووم کاک پێم وایە ئەگەر لەو ڕوانگەوە سێر بکرێ ئەوەی کە ئێستا ئۆکرانیا شایەکی زیاتری پەنابەران ڕوات با بڵین چانسی کورد یاخود چانسی ئەوی میدڵ ئیستن ڕیفیوجیس خراپترە بێ باشتر نابێ بەداخەوە هەرچەنە خراپتر بۆ پێشتر بەڵام فۆکوسی میدیا کەمتر بۆ لەسەری ئەو ئێستا بە حکمی ئۆکرانیەکان ترکیزمان زیاتر لەسەریتی گینە ڕەوشیان باشتر نەبووە بەوەی کە خەڵک باسی کرد یاخود ئەوەی کە جیهان دیدە ئەبینێ لەسەر پەنابەری کوردەکان و ئەفغانیەکان بە تایبەتی و بەداخەوە ئەمە مێژووە ئیترەمە ئێمە با بڵین ئێمە شایەتین لەسەر مێژووی ئەوروپا ئەوەی کە بەڕێزی پێش بەرنامەکە باسمان کرد لە ڕێنیسانس ئەمڕۆی نەداوە پێم وایە ئەمان گەرانتەوە بۆ ئەوەی کە ڕووی ڕاستی ئەوروپیەکان پیشانەدات و جارێکی تر کە سپی پێستە سپی پێستە ڕەشپێستی ڕەشپێستە ئیترەوە وێست و ئیسەکەرە ئەوەیە بەداخەوە زۆر سپاس بۆ هەمووتان بە ئومێدی گەشەکردنی زیاتر بۆ کوردستان و سەلامەتی بۆ ئەو پەنابەرانەی جیهان کە لە دەرێن و بە تایبەت بۆ خوشک و برا و خانەوادە کوردەکان کاتێکی خۆش بۆ ملاکتان دووبارە بەخێر بن سەرچاوەکانم سپاس بۆ کاک دکتۆر لە هەولێرەوە سپاس بۆ کاگاری زەلال هەروە سپاس بۆ ئێوەی بەڕز و خۆشەویستیش دووبارە بە هیوای سەلامەتی و باشی بۆ دکتۆر تیلەکۆیی کە ئەو نیشتیمانێکی کووردە و لە ئۆکرانیا ئاوارەی ئەڵمانیا بووە بەخێر بن سەرچاوم کاتێکی خۆش